ئایزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد وم کاتتان باش. من شەماڵ عەلی و جاریشتر لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیە کۆمونیستەکان لەسەر ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین دەڵێن چی؟ ئازان و خۆشەویستان، خۆشحاڵم جارشتر لەگەڵەوەی ئازیز پێ بگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی ترم. بەرنمەیەمان ئەمڕۆ 15 ئۆکتۆبری 2023 پێشکەش بە ئێوەی ئازیزەکەین سەبارەت بە کێشەی فەڵەستین و ڕووداوەکانی غەزێ. ناونیشانی بەرنمەکەمان کۆمونیستەکان لەسەر ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین دەڵێن چی. دیارە ئەمە زنجیرێک بەرنامە بێ بۆ ئومێدی بتوانین هاوڕێیانێکی تر لە ڕەوت و گروپە کۆمونیستەکان و سۆشیالیستەکان لە کوردستانە گفتوگویان لەگەڵا بکەین و باری سەرنجام پرسی لە بابەتەم کێشە گرنگە. بۆ ئەم بەرنامەی ئەمڕۆ ئێمە هاوڕێ موعێد ئەحمەدمان لەگەڵایە. موعێد ئەحمەد ئەندامی کۆمیتەی ناوەندی گروپی بەدیلی کۆمونیستیە. بەخێراتی هاوڕێ موعێد، خۆشحاڵم کە داوەتی منت قوبوڵ کرد بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاس و دەستەکانە خۆش بێت و بۆ ئەم دەست پێشکەری تۆش هەربژی مەمنونم. موعێدەوە ئەمڕۆ هەشتم ڕۆژمان تەواو کرد و واخەریکیم پێنەینە نۆیەمین ڕۆژەوە، یاخود لە ڕاستیە هەشتم ڕۆژمان تەواو کرد لە نۆیەمین ڕۆژی ڕووداوەکانی غەزەین. ئەم ڕووداوانەوە ئەم قەتڵ و ئامەیکەم چەند ڕۆژەی ڕابردوو شایدی بووین لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە، لە ڕێگەی میدیاوە، بە پەلامارێکی دڕندانەی گروپی حەماس دەستی پێکرد بۆ سەر ناوچەکانی ژێر کۆنترۆلی ئیسرائیل. لەو پەلامارەیە سەرباری سەرکەوتنیان بەوەی کە کۆمەڵێک لە مۆڵگەکانی ئیسرائیل دەست بەسەرا بگرن، بەڵام دیارە لەو چوارچێوەیە پەلاماری شوێنە مەدەنیەکانیشیاندا و تاوانی دژی خەڵکی سیڤیلیشیان بەرپا کرد. بەڵام ئەمە بوو بە هۆکاری دەستپێکردنی دەورێکی تر لە کوشتاری خەڵکی غەزە. من لەو بابوو پێم خۆشە بەر لەوەی کە بچینە سەر وردەکاری مەسەلەکان، ئینتیباعی تۆوە تێڕوانی گشتی تۆ سەبارەت بەم ڕووداوە دیاریکراوە بزانم و ئایا پێت وایە بۆچی لە ئێستاە و لەم ڕۆژانەیە ئێمە شاهدی ئەم دەورە تازەیە، ئەم سرکڵە تازەیە لە کوشتار و قەتڵ و ئامین لە فەڵەستین یا لە ئیسرائیل. زۆر باشە، دەستەکان خۆش بە جانێکی کە و سڵام بۆ خۆت و بۆ بینەران و هیوادارم بتوانین گفتوگۆیەکی سوودمەندمان ئەنجام بدەین لەم حێوارەیە. ینی وەکو خۆت بوتت بەڕاستی، ینی ئەم سەرەتای ئەم شەڕ و جەنگە و ئەم کوشتن و بڕینە ینی بەو هجوومەی حەماس دەستی پێکرد و حەماس لەگەڵ هجوومە سەربازیەکەیە بەڕاستی ینی مەجموعی کاری تیرۆریستی کرد، ینی کوشتنی خەڵکی سیڤڵ و
بە شێوەیەکی زۆر زۆر دڕندانە و ینی بەشێک بوو لە پلانە عسکەریەکەی و لە کارە عسکەریەکەی یانەوە نەبووە کە بە عەفەوی کرابێت ینی منهەج و تفەکر و سیاسەتی ئەوەیە کە ئەو ئیرهابە بکات و ئەو قەت و عامە مەدەنیە بکات بەمە ئەم وەزع تازەیە دەستی پێ کرد بەڵام لەباری سەربازیەوە ئەم حرەکەتەی حەماس حقیقەتەن کولی وەزعەکەی گۆڕی ینی بە ینی سیناریۆکانی گۆڕی وەزعەکەی گۆڕی مەشهدەکەی گۆڕی بەوەی کە ینی یەکەم شت کە ئیسرائیل ینی بەڕاستیەوە خۆشیان احترا بکەن کە فەشەرێکی زەریعی کرد لە مەوریدی ئەوەی کە بتوانێت ینی بەرگری ئیستیخباراتی و ئەمنی و حتا عسکەری و ئەمانەی خۆی بکاتە ینی ئەو هینەی ئەو ینی وەکو چۆن بڵێ لە خۆباییبوونەی شکاند بەم هێرشە عسکەری حەماس و ینی وەسعی لەباری عسکەری هەموو کارێکی عسکەری خۆش دەزانێت ینی عادەتەن تەسیرەکە سەر مەساری سیاسی سەرکولی وەزەکە ئەمە بۆچی لە ئێسا ڕوویا بۆ ئەم شتەکە دێرە تەبعاً تەختیتەکەی دەمێت کراوە لەلایەن حەماسەوە و ڕەمەندی ئەم چەند ساڵ ئەم بەتایبەتێمێت 2 ساڵەی ئەخیر ئەم فتەیە کە مۆزوعی نۆرمەلایزیشن لەگەڵ ئیسرائیل وڵاتانی عەرەبی کە گەیشتبەوەی کە حتا تا ڕادەیەک باز لەوەکە کە حتا سعودیەش نۆرمەلایزی پەیوەندی بکات لەگەڵ ئیسرائیلە و مۆزوعی ئەمریکا لە ینی کۆبوونەوەی 20 یانەوەی 20 اقتصادە گەورەکە ئەوەش کە بڕیان درا بڵێن خەتی استراتیژی بەحری و بڵێن ئەرزی و بەناو ئیسرائیلا تێپەڕە بە سعودیا تێپەڕێ ئەوانە یعنی تقریبا وەزعیان دروست کردبوو کە وەکأنه يعني ئەم شتانە طبیعی ئەڕوات و ممکنە سعودیەش بچێتە ناو ئەو پەیمانەوە لەگەڵ ئیسرائیلە ینی لەم لە ئاوهەوایەکی ئاوهایە ئەم کارە عسکەریە کرا ئەم کارە عسکەریە چەنە ئەعمالی ترۆریستی تیای بێمە بەحسێکی گەیە حەماس خۆی چۆن ئێمە دواترینە سەری چۆن تاریخمان چییە بۆی کە وەکو تاریکی ئیسلامی سیاسی و منەظەمەیەکی ئیسلامی سیاسی و ینی هەڵگری ئەو منهەجە لە ممارەسەی قەمعی و ئیرهابی ئەمانە هەمووی بەلایەک بەڵام خودیان وەزع عسکەریە بەدەلەوەی کە ینی تا ئێستا ئەتراف نەکراوە کە هەتا ئەمریکا ئەوانش نانێرەوە ئەترافە بکەن یان باسی ناکەن یان نەکراوە یان نییە ناتوانین ئێمەش بڵێن بە مەطلقی بڵێن بەڵام ئەوەی کە ینی ڕووداوەکان زاهیری شتەکان وا ڕوەدا کە ئێران دەوری تیا هەیە و تەنسیقەیە لە بینیان لە بینی حەماس و لە بینی ئێرانە و ئەم ئیشە سەربازیە بەڕاستی مەشهدەکەی گۆڕی ینی کولی ئەو مەسالە سیاسی گۆڕی تەطبیعی بدە دواوە ینی مەسەلەی نۆرمەلایزیشن ناتوانم دیکەم بەڵام ئەتوانم بڵێم بۆ چەندین ساڵی تر ئەسڵ سعودیە جورئەت ناکا باسی مۆزوعی تەطبیع بکە ینی مەقسەم چۆنە لەلایەن کۆفەشەرێکی عسکەری هینی هێنا پێشەوە سەربازی و ئەمنی و ینی استخباراتی ئیسرائیل لەلایەکەوە عملیەی نۆرماڵایزیشنی بردە دواوە و کولی ماجراکەی گۆڕی و ئیسرائیل طبعاً ئەوزاعی کە هەیە توانین بچینە سەری چۆن انعکاساتی لە وڵاتانی عەرەبی و لە ناو جەماوەری خەڵکی وڵاتانی عەرەبی و شەرقی ئەوسەطا زۆر باشە بەڵێ ئەمایە زۆر ئەوە باسانی کە تۆ کردە دیارە هەمووی خاڵی گرنگ و مهمی تیابوون بە تایبەتی ئەو زەمینەیە کە ئێران بۆ ئەم کردەوەی حەماس فراهەمی کردووە مەسەلەیە کە قابل بە ئینکارکردن نییە ئەوە خۆ ینی بەڕاستی ئێران دیارە داکۆچی لە قەزەی فەڵەستینیش ناکە زۆرتر داکۆچی لە خۆیەکە زۆرتر پێما بە تۆش هاوڕای منی کە من بەشێکە لە وجود و بنیانی ئایدۆلۆژی و هەویەتی بەڕاستی جمهوری ئیسلامی ئێران کە ئەم شەڕە و ئەم بەرامبەرچیە لەگەڵ ئیسرائیلا بێ بەردەوام بێەوە ئەمە یەکێکە لەو شتانە کە هەمیشە و دایم جمهوری ئیسلامی ئێران خۆی پێناساندوێتەوە کە هێرشمان بۆ سەر یاخود ڕزگارکردنی قودس و بڵێن هەتا ئەو سوپا گەورانەشی کە دروستێکە سوپای قودس و زانم هەمیشە و دایم ئەم دروشمانە دووبارە کاتەوە بەرامبەرچی کە هەیەی لەسەر مەسلەی ئەتۆمی وەوەی کە هەڕەشە لە بوودی ئیسرائیلەکە و چەند جار ڕئیسی هیچ وڵاتێک تەنانە هیچ وڵاتێکی عەرەبیش کاتێک بەدەمیان نهاتۆ بڵێ ئیسرائیل لەسەر خەریتە ئەسڕینەوە ئێرانەمەی چەند جار وتووە و دووبارەشی کردوێتەوە بێ باکیش بۆ لە بەرامبەر ئەمانەیە
یان لەبەرەوە ئەمە زەمینەیەکە کە ناکرێت فەرامۆش بکرێ و ئەوەش کە ئەم قیتاری سروشتیکردنەوەی پەیوەندیەکان لە بینی وڵاتانی دەوروبەرە لەگەڵ ئیسرائیللا چۆتە پێشەوە من تا دوایانە خۆم جۆم لە گفتوگۆیەکی شازادە بڵێن محەممەد سەلمان بوو کوڕی مەلیک سەلمان محەممەد سەلمان کە زۆر بە ئاسانی باسی لە مەسلەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان و وایە تەطبیع و بەڵام دیارە بە مەرجوو بەو شەرتانەی کە ئیسرائیلیش گوێ بە مافەکانی خەڵکی فەڵەستین بدات و هەوڵدا مافەکانن بسەلمێنە و بەڕسمی بناسیەوەمانەکە هەمیشە و دایم دیارە ئەمە لە تەطبیعەکانی ئوردون لەگەڵ ئیسرائیلە میسر لەگەڵ ئیسرائیلە و وڵاتانی تری کەنداویش لەگەڵ ئیسرائیلە هەمیشە و دایم باسیێمانە کرا وەڵام هیچ کاتێکەمانە نەبوونەتەوە و کارێەوەی کە ئیسرائیل لە سیاستە ڕەگەز پەرستانەکانی خۆی پاشەکشە بکە بەرحاڵ ئەمەی کە لەلایەکی ترەوە توانین وەکو هۆکار ببینینەوەیە کە ئیسرائیل لە سیاسەتی ژێرپێنانی مافە سەرەتایەکانی خەڵکی فەڵەستینە و تەوهینکردن و زەبر و زەنگ نیشاندان بەرامبەریان و یاخود سەنەتەنانەت پێشێلکردنی مافەکانیان ئەوەی کە بۆ نمونە یەکێک لە پیرۆزیەکانی ئەم خەڵکە ئەقسایە و بۆ یەکێک لە ڕەمزەکانیان لە پەسا مەسەلەن هەوڵی بڵێن پێشێلکردن و بڵێن هەوڵی بڵێن ئیهانەکردن بە مقەدەساتانیان داوە یەکێک بۆ لە کارەکانن کە بە بەردەوامی کردویانە بەداخۆمەیەمان لە دەستدا هەرحاڵ بەڵێ من لەسەر بابەتانە بڕۆم ینی ئەمەی کە لە ماوەکانی ڕابردووە ئیسرائیل ئەنجامی داوە ئەمیشە و دایم کارێکی کردووە کە بڵێن وجدانی خەڵک وە دڵی خەڵک لە فەڵەستینە هەمیشە پڕ بێ لە بەرامبەر ئیسرائیلەوە بۆ لە سەروبەندێکا لە دۆخێکا کە بەڵێ وایە بڕای کەمێک کەمە بڕام بەڵێ بە بۆنە ئینتەرنێت بەڵێ بەرحاڵ مەبەستمەوە بوو کە ئەم دۆخەی کە ئیسرائیل و ئەم سیاستانی کە ممارەسەی کردووە لە ڕابردووە ئەویش زمینەی ئەم تاوانەی خوڵقاندووە ینی نەک هەر تەنهاوەی کە مێژووی ئیسرائیل چۆن بووە مێژووی ئەم کێشەی لە بینی فەڵەستین و ئیسرائیلە چۆن دروست بووە خودی ئەم سیاستانی چەند مانگی ڕابردووە هاتنە سەرکاری حکوومەتێکی بە جۆرێک دەستە ڕاستی و ڕاستیست کە تاکو ئەوانەی کە بەشدارن لەم حکوومەتە لەگەڵ ناتانیاهۆیە تا ئاستێکی زۆر بڵێن دوژمناتی خۆیان بەرامبەر بە عەرەب نەشاردوتەوە و مەسەلەن بۆ نمونە ناتانیاهۆ کە چوو بۆ ئومەمی متحیدە زۆر بێشەرمانە خەریتێکی ئیسرائیل لەگەڵ خۆیان بردوو کەرەوە خەریتەیە کە من تۆ بە فەڵەستین لەوانەیە بیناسیێنینەوەوانە و تێمە ئیسرائیلە تر نە زەفەی غەربی تیابوو نە قیتاعی غەزە و نە جێگەیەکی بۆمانە هێشت بووە ئەمە بۆ خۆی لە خۆیان ئەم زەمینانەی دروست کردووە کە ئەم پەلاماری حەماس من ناڵێم هیچ تەبیرێکی هەیە هیچ بووبەڕێکی هەیە کوشتنی مەدەنی هەمیشە تاوانەوە بێ محکوم کرێ بەڵام بەسمەوەی تێی بگەین کە بۆچی لەم لەحزە و سات و کاتەیە ئەم شتە ئەنجام درراوە ینی ئیزافەتەن بەو فاکتەرانی کە تۆ باست کرد هەر سیاسەتە ڕاستەوخۆکانی ئیسرائیلیش لەمە کاریگەریان بووە ئەگەر لەم بابەتەوە بڵێ فەرم پێتەوا بکەم ینی بەڵێ فەرمو ئەتوانی لە وەڵامی پرسیارەکەی دوای ئەمەیە گەر شتێک هەبوو لەم بابەتە شۆ دووبارەی زافێکی خراب نییە بەرحاڵ ئێمە تاوانەکەی حەماس تاوانێکی زۆر زۆر گەورە بۆ بەڵام ئێمە زۆرتر تعبیری شەڕی تیرۆریستەکان و کێشەوبەرەی تیرۆریستەکان یاخود دوو قوتبی تیرۆریستی تیۆریزمی دەوڵەتی و تیۆریزمی ئیسلامی سیاسی ئەمانە ئەبیین بە بڕای تۆ ئەمە مەسەلەن ئەتوانێت ئەبزارێک یاخود وەسیلەیەکی تیۆری دروست بێ بۆ تێگەیشتن لە ناوەڕۆکی ئەم کێشەیە قسەم لەسەرەوە نییە هەڵوێستێک لە بەیاننامەیەکە بگیرێ بەڵام ئەم هەڵوێستەش لەم بەیاننامەیە لە کات و ساتی ڕووداوێکی ئاوا کاریگەرا و ئاوا گرنگا کە هەموو دنیا باسێکە هەر گرروپێکی دیاریکراوکە بێ تەسویری خۆی لەسەرەوانە بڵێ وەختێتی کە قسە ئەسڵەکانی خۆی بکە ئەم تیوریە دروستە ئەم وەکو ئەبزارێک بەکاری بێنین بۆ تێگەیشتن و دەرخستنی تێگەشتنی واقعیانە و شۆڕژێڕانی خۆمە لەم دۆخی کە لەم ناوچەیە و لە فەڵەستینا دروست بووە
زۆر باشە دەستخۆش بە پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستیەوە. بەڵێ یعنی یەکەم شت ئێمە ئەوە بڵین کە ینی کاری عسکەری و ئێرهابی حەماس جا ناکرێتەوە لە تۆ باسی کرد، ینی جا ناکرێتەوە لە وەزعێکی پێشووتر، نەک هەر تاریخی چەند ساڵ ئەم دو سێ ساڵی ئەخیر، ینی تاریخی کولی ینی ئیسرائیل، دەوڵەتی ئیسرائیل وەکو دەوڵەتێکی قەومی دینی عسکەرتاری و ینی ممارەساتی فاشیش، ینی فاشی بەمانایە، ینی ئەم مقاومەتە و ئەم حرەکەتە عسکەریە جا ناکرێتەوە لەمە، ینی یەک پرۆسن، ینی ناکرێت تۆ بێنی باسی ئەم ئیشە عسکەری حەماس بکەین باسی ئەوە نەکە، ینی لە ئێرتباط بە مۆزوعی ینی مسببی ئەسلی ئەم وەزعە باس بکەیت، ینی کە مۆزوعی ئیسرائیل و سیاساتی ینی تەوەسعی ینی ئیستیطان، نازانم ئەو شانە بە عەرەبی بەکاری هێنم ئەگەر تۆ بتوانیت کوردیەکەی هێنکەیت، ینی بڵێ زۆر باشترە لە دواییە ئیستیطان و ینی بڵێن فراوانکردنی داگیرکردنی ئەرزوو ئاوی فەڵەستینیەکان و قەتڵ و عامیان و ینی هەموو کردوانەی کەیکان لە ماوەی دەیان و دەیان ساڵە. باشە ئەمە ینی کە تۆ بێنی تەحلیلی بکەی بزانانی ئەمە چییە، موقعەتی ئەم ئیشە چییە، ئەم ئیشە عسکەریە چییە، ینی یەکسەر پەیوەند پەیاکان لەگەڵ قوتبێکی کا، لەگەڵ شتێکی کا، لەگەڵ زاهیرێکی کا کە مەوزوعی ئیسرائیل و سیاست و ممارەساتەکان و قەمع و چەسانەوەکەیەتی. ئەمە لەلایەکی کەوە ینی ئیسرائیل کە یەک جواباتەوە جارێکی کە حتا بەرامبەر ئەم کردەوە عسکەریە و بەرامبەر ئەم ئێرهابی حەماس جاریکە ئەم دەیان قاد ئێرهابی تەعاملەکە فەرمۆیسە غەزەی کاولەکە قەتڵ و عامەکە ئەگەر تا ئەمڕۆزان ئەوان لە ئیسرائیلە 1300 کەس کوژرا بێت کە مەسەلەکە یان یەک نەفەریش بێ ینی وەکو باری ئینسانی وەکو ژیانی فەردێک مقارنە ناکرێت بە عەدەد، بەڵام تا ئێستا 1300 کەس لە ئیسرائیل کوژراوە، بەڵام 3000 و چەند ینی 3000 مەدەنی و خەڵک لە غەزەیان کوژراوە. هەر لەم ڕەتفعلێکی ئێستا بەکارهێنێ. ئەمە یەکەم. دووهەم ئێمە ینی مێسەدی ئەوەی کە بڵێن هەردوو دوو قوتبی ئێرهابی هەیە و ئەم سراعە لە بینی دوو قوتبی ئێرهابیە ئیسلامی سیاسی و بەرەی تێرۆریستی دەوڵەتی کە ئەمریکا و ئیسرائیل و دەوڵەتانی کولی ئەم مەجموعەیە لە درێژایی مێژویانە ئەم ئێرهابە دەوڵەتیان بەکارهێناوە بە شەریەتی ئەمڕۆژ لە هێشتا هەر بەدەستیەوە ئەناڵێنێت. ئەمە خۆی ئیسلامی سیاسی عینەشت وەکوبەرەیەکی تیرۆریستی وەکوبەرەیەکی دژە ژن وەکوبەرەیەکی دژە ئازادی دژە ئینسانیەت لە عالەمی عەرەبیە عینەشت ئەمیشکارەکە و لە ئیژەکە و لە چەسانەوەی جەماوەری خەڵکە. ئەمە خۆی بە معزولی ڕاستە، ئەمە هەیە، بەڵام تەحدیدی لە دوو لاوە ئەم تەحلیلە ینی احتیمالە ینی نەتوانێت بیپێکێ. یەکەم ینی سراعاتی عالەمی ئەمڕۆ بە تەنها لە بینی دوو قوتبی ینی دوو قوتبی تیرۆریستی ئیسلامی سیاسی و تیرۆریستی دەوڵەتیان نییە، ینی طبیعەتی سراعی سەردەم سراعاتی بینی کوتەلی ئیمپریالی گەورەیە، ئەوە کە تەحدیدی کولی سیمای شتەکانی کاکە حتا ئیسلامی سیاسیش بما فيها لەوانە مەسەن ئیسلامی سیاسی وەکو ڕژێمی ئیسلامی ئێران لە پەیوەند بەم سراعە عالەمیەوە توانێت ئیدامە بە، یعنی لە پەیوەند بە رووسیاوە، لە پەیوەند بە سینەوە و ینی حتا ئەگەر چانسێکی مانەوەی هەبێت و ئیستیمادێتی خۆی هەبێت لە پەیوەند بەم سراعەوەی بابڕێەوە. ئیسلامی سیاسیش عینەشتە، خۆ ئیسلامی سیاسی ینی وایە کوتلەیەکی کۆنەپەرستی ڕەجعی تیرۆریست کە ینی بەتایبەتی بە شەهینەکەی بەشە ملیتانت و بڵین تیرۆریستەکەی معتەدیلەکەی تواز دەبێنە، بەڵام بە هەر حاڵ ئیسلامی سیاسی وەکو کوتلەیەک لە عالەمە هەیە، بەرامبەرکێشی هەیە لەگەڵ کوتلەی تیرۆریزمی دەوڵەتی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلۆمان، ئەمە هەمووی مەوجودە، بەڵام ینی ڕەوەندی تاریخی عالەمی ئەم سراعە تەحدیدی ناکات بەڕێی من کە بینی ئەم مێسەدە بەکاربێنی لە سەر رابطەی بینی ئیسرائیل و حەماس عینەش جارێکە شعورەکەی نوقسانێکی ئەمە یەک.
دوو لەوە گرنگتە کە ئێمە بەسەر دەدەین بەحسەکە ئەویان نییە بەحسەکە ئەمەی دووهەمە کە ینی ڕەغمە ئەوەی کە ینی حەماس بزوتنەوەیەکی سیاسیە بە ئیمتیاز سیاسی ڕەچی کۆنەپەرستانە و خاوەنی ینی هەڵگری ممارەسات و کردەوەی تیرۆریستی باشە ئەم منەظەمەیە لە ئێرتباط ینی دەوری لەناو ئەم شتە مشخصە لە ئێرتباط بە قەزەی فەڵەستین و بە مۆزوعی ئیسرائیل و بە زوڵم و زۆر و بە زوڵم و زۆر و کوشتار و کوشت و کوشتارێک کە ئیسرائیلی ناوێتی ئەم شتە ئەتوانی تحلیلکەیت و معنای هەبێت یان 1% لە یەک جانابنەوە تۆ ناتوانانی بینی مەفاهیمی شتێکی کەی عمومیتر کە سڕاعی بینی ئیسلامی سیاسی و جەبهەی بڵێن غەربیە بیکەی بە مەسەد بۆ تحلیلی ئەمەی کە ئێستا لە غەزەیەکرێ من کێشەکەم لەگەڵ ئەمە پێویست نییە بچیتە ناو ئەو مەسەلەوە هەڵاتی ژەکەی تووشی هەڵابی من لە بیرمە ساڵی 2010 هەمان قەزیە لە مۆزوعی غەزەیان ڕوویە ئەو وەختە هینەکانی ینی بڵین ساڕوخەکانی حەماس کەمتر بوو ئەم کارەساتە گەورەیە نخڵقا بوو ئەم هینە ئیرهابیێشتا نەکرا بوو بەڵام بە هەمان شێوە قسمێ لە هاوڕێیان لە ناو بزوتنەوەی چەپا ئەینەشت بە هەمان منهج دوو قوتبی ئیمپریالیستیەنێت دوو قوتبی تیرۆریسیەنە تحلیلی پێکەوە کەوێتە هەڵەوە ینی بەحسی ئەسڵی کە مۆزوعی حەماس و ارتباطی شکلی بێ هەچێگەی بە بەڵام لە ڕابطە بە مۆزوعی قەزەی فەڵەستینەوە ئێمە لە بێ مسببی ئەسڵی لە کێشەی فەڵەستینە حتا لە وجودی حەمازە لە بیرەچێتەوە ئەوە نەزەرێکی مارکسیستی نایە بەدەستەوە تحلیلێکی مارکسیستی نابێت من ئەمە کێشەکەمە لەگەڵ ئەو نوع نەزەرە بەڵام بە هەر حاڵ ئەمە مانای ئەوە نیە بە هیچ نوعێک هیچ نوع ئەم ساومەیە لەگەڵ حەماسا بکرێ حەماس تیارێکی سیاسی تیارێکی ئیسلامی سیاسیە کردەوەکانی ترۆریستیە دژی ئینسانە دژی ئینسانی زەحمە کێشە دژی ژنانە دژی هەموو ئازادیەکە ئەمانە هەمووی بەڕێی خۆی هەدەفیشی ئەوەیە کە لە فەڵەستینە دەوڵەتێکی ئیسلامی دروستکە ئەمانە هەمووی مەسائلێکی واقعین و تۆتوانی ڕخنەی لێ بگری بەڵام ئەم ئیشەکە کراوە لە ارتباط بە شتێکەوە هەیە کە مسببێکی ئەساسیەیە کە ناوی ئیسرائیلە تۆ ئەبێ ئەمە ئیبراسکەی و ئەبێت نقطەی ینی نەقدی ئەساسیت بەرەو ئەم شتە مسببە بێ بەرەو ئەم مەسەلە بێ لەم مەسەلەوە ببێتەوە سەرام نەک بە بیان خێتە دوو تا یەک ترازۆ اینجا بینی بتوانی سیاسەتێکی مارکسیستی صحیح بینیتە دەرێ نایەتە دەرێ ئەوە ڕێیە. بەڵێ من وازانم لەم بابەتەوە ئەم تێڕوانینە کێشەیەکی ئەساسی ئەوەیە کە هەموو مقاومەتی جەماوەری فەڵەستین ئەخاتە خزمەت حەماسەوە یاخود هەرەوەی دیعای کە حەماس خۆی کاکە و نوێنەرایەتی جەماوەری فەڵەستینەکە و نوێنانەتی قەزیەکەکە بزەبت بۆی بە قوبوڵەکە و پێی وایە کە تەواوی کێشەکە لە سراعی بینی ئیسلامیزمی حەماس و تیرۆریزمی دەوڵەتی یاخود تیرۆریزمی حەماس و تیرۆریزمی دەوڵەتی ئیسرائیلە خولاسا بێتەوە لە حاڵێکە ئەستی مەسەلەکە ئەوەیە نێمە بێنێ بەرچاوی خۆمان من بەش بە حاڵی خۆم حەماس وەکو ڕێکخراوێک لە ماهێتی ئایدۆلۆژیا زانم کە ڕوتێکی کۆنەپەرستی دژە ئازادیە دژە ئینسانەوە بە جۆرێک ممارەسەتەکانیشی تیرۆریستی بینین ئاشکرایە بەڵام ئەو ڕۆژەکە لە غەزەوە پەلاماریە بۆ ناو ئیسرائیل لەگەڵ کێشەکانی ئەگەر شەڕەکەی لە بەرامبەر جێشی ئیسرائیلا وایە بە تەنها و پەلاماری مۆگە سەربازەکانی ئیسرائیلی بایەوە زەربەی لێبانە ئەمەدەنی نەکوشتایە ئەسڵان من پێم وانە بوو نەکردەوەیەکی مودانە و نەهیچەوە بگرە بەشێک هەنگاوێکە و بەشێکی سروشتی و ئاسایی و درێژکراوەی ئاسایی ئەو دۆخەیەکە لە فەڵەستینە ئەبێ هەبێ یعنی ئەگەر لە جێگەی حەماس گروپێکی تری چەپ هەبوایە پەلاماری ئیسرائیلی باە و ئەم کارانی لە بەرامبەر ئیسرائیلدا بکردا دابنیشتینە مەحکوممان کردایە ئیدانەمان کردایە یا پێمان وایە شەڕ هەرە بێت نەکرێت لەبەرەوەی ئیسرائیل لەم پەلامارە باتەوە بۆ سەر غەزە و میشینە مناڵانی غەزە کوژێت دەبێ لە بەرامبەر ئیسرائیلە تەسلیم بین لەبەرەوەی ئەوە توانێت مناڵ کوژێ لەبەرەوە ئێمەش سەری بۆ دانەوێنین یاخود جەماوەری فەڵەستین سەری بۆ دانەوە گە سەریان دانەنەوان جەریمەیان کردو تاوانیان کردووە وەگەر مقاومەی سەربازیان کرد و مقاومەی چەکداریان کرد گوایە هەموویان توندوتیژن و ئەوانە بە بڕای منەمە دروست دەرناچێت ئەنی مەبەستمەوەیە کە پێویستمان بەوەیە لە کاتوساتی ئاوایە تەفکیک و جیاوازی بخەینەبینی ڕووداوێکی دیاری کراوە ئەوە کتەرانی کە بەشداریان تیا کردووە لەسەر کولی سیاقی ئەم ئەو دۆخی کە هاتوتە پێشەوە داگیرکاری
ئیسرائیل بۆ فەڵەستین داوارەکردنی خەڵکەکەی ژێرپێنانی کەرامەتیان بەپلە دوو زانینیان ئەو هەموو بڵێن فشارانی کە خستێتە سەر خێزانەکانیان و سەر مناڵەکانیان و سەر ئەوانیان پێشێرکردنی کەرامەتیان بە شێوەیەشی ڕۆژانە و ئەوانە و ئەمنیەتیان مافی مقاومەت و مافی بەرەنگاریان پێ ئەدا وەک چۆن مافی بەرەنگاریەدا بە خەڵکی کوردستانی تورکیا، وەک چۆن مافی بەرەنگاریەدا بە خەڵکی کوردستانی ئێران، وەک چۆن مافی بەرەنگاری دابوو بە خەڵکی کوردستانی عێراق لە بەرامبەر ڕژێمی بەعسا، وەک چۆن مافی بەرەنگاریەدا بە هەر جەماوەرێک و هەر خەڵکێکە ستەمی لە بەرامبرا بکرێ. ئەم مافی بەرەنگاریە بۆ خەڵکی فەڵەستین ڕەوایە و مەشروعە، چۆن نەکرێ و چۆن ناکرێ و تاکتیکی چنێ دروستەوەوانە و چینە خلافات لەسەر ئەمە بێ. لەگەڵ حەماس ئاستی مەسەلەکە ئەمە نیەسی مەسەلەکە ئەو ممارەساتە دوژمنکارانە نائینسانیانەیە کە ئەنجامیدا ئەژی ناخودی پەلاماردان بۆ سەر ئیسرائیل خۆ ناکرێ محکوم بکرێت و بە شتێکی نادروست بزانێت. لەبەرەوە من پێم وایە خولاسەکردنەوەی باسەکە لەسەر شەڕی توریزە ئەم لاپەڕەیەمان لێ ئەشێوێنێەوە لێمان تێکەڵەکەوانە لەلایەکی تریشەوە ئەساسەن شتەکەوا ئەبینێکە گوایە لە پێش ئەم پەلاماری حەماس بۆ سەر ئیسرائیل دنیا شامی شەریف بۆی چێشەیەک لە ئارایە نەبووە ئەوەی کە بووە لەوەیە کە بڵێ ئەم دوو تیرۆریستانە هاتوون شەڕیان ئەو نەتیجەکەشی چییە؟ جابان تیرۆریستانە شەڕ نەکەن، ینی ئەم دۆخەی کە هەیە ئەوا بمێنێتەوە پێکەوە ژیانی ئاشتیانە لە بینی تیرۆریستەکانی دەوڵەتی و غێرە دەوڵەتیە هەبێت و گوایە خەڵک بەما هینێ بێ یاخود ژنایەتیکردنی شەڕ بە هەموو جۆرێک. ئێمە لەگەڵ شەڕانی لەگەڵ بەرامبەرشی سەربازیانی چۆن وایە لە مێژووی ئینسانە هەمیشە کە ستەم هەبووە لە بەرامبەریا ڕاپەڕینی چەکدارانەش هەبووە، شەڕ هەبووە و ئەمانە توانیویانە کاریگەریان هەبێت لەسەر ئازادکردن و بەختەوەرکردنی ئینسان سەرنجام. ئەگەر شی شەڕ بۆ خۆی لە خۆیان شتێکی نالەبارە، بەڵام جاریوە هەیە میتۆدێکی ناچارانەیە. منیش ئەو هینەم هەیە تاقیبەم هەبوو لەسەر من هەر لە ئیزافی ئەمە قسێ بکەم لە درێژەمانەی تۆە تەسەورەکەم هاوڕە شەماڵ یعنی خۆی بڵێن بینە سەر حەماس تعریفی وجودی حەماس يعني اصلا لا رابطه بمقاومه ونهاتو تعالى يعني مثلا حماس هو موجوده بيش مقاومه يعني بتمانه مقاومه يعني موجوده حماس بعكسه يعني تاريخ سياسيه موجوده يعني اگر هناك حضوري هنا كي بازناكم كي دروز بوا بلان بشكل تاريخ اسلامي سياسي لمنطقه كيا تاريخ سياسي اسلامي سياسي موجوده بيش يعني حتى لازم بيش إسرائيل وبيش يعني تاريخي جيكي والعاصم ما نشي نسأله تفصيلا تاريخي جيكي يعني أما يعني مثلا منظمة كيوكو حماس تعريفي دروزبوني لبيوند بخودي فلسطين ويا يعني نقبل لبيوند بإسرائيل أما نقطة جوهرية برأي من بها ولي جرين بنظر الاعتبار هم تيارات كان حتى حركي ناسيوناليستي فلسطين يعني بلين بزودنەوەی PLO بزودنەوەی ڕزگاری خوازانەی فەڵەستین عینەشی ئەوەی حرەکەیەکی قەومی برجوازی فەڵەستینیە و پێشەوەی مۆزوعی ئیسرائیل هەبێت يعني طبعا ئەو هەوا لە بارودۆخی ئیسرائیل هاتوۆتەکایەوە وایە بەڵام يعني منشأي دروزبوني لبيوند بخودي السيطرة بس إسرائيل بس فلسطين بس جماهير خلق فلسطين وتحقيق استقلال فلسطين بمعنى شيء دروس كدني حكومتك بو مثال بو فلسطينية قومية كان دروس كدني حكومتك قومي فلسطيني كأمر حاكم من التحليل الأخير حكومتك برجوازية إسلامي سياسي عينشد حماسي عينشد بيش أوي كموضوع مقاومي بيش أوي كموضوع مقاومي إسرائيل بيتعالى يعني أول كهرباء بجاوته بيجوا يعني ما بسكي أو بيت ما بسكي أو كجاني شون إمارية يعني أجر نتيجة حربكي ذكر إسرائيل وجه كنوي فلسطين يا أخو حتى ضد إخواننا لندر كدني هم إسرائيل دوات بمرايك إسلامي درزنا أما نقطة جوهرية يعني بمعناه إيه موكو كومونيست كان موكو ماركسيست كان يعني لقل أم تياراتنا ليكينانين يعني ناتوانهن يكمالخا يعني يعني موضوعي ظلم إسرائيل ووجود إسرائيل وسياسات إسرائيل ناتوانه بخاطب هناك وتيقلنا به چونکە دوشتی طبقاتي جوازه دو سياسة جوازه بەڵام
کێتە سەر ئەوەی کە لە ئاو بارودۆخ و ئاو هەوای ینی فاشێتی ئیسرائیل و ئەعمالی سەرکوتگەرانی ئیسرائیل مقاومەتێک پیان بێ ئەم مقاومەتە خۆی ئەسڵ مقاومەتی بەرهەقی خەڵکی فەڵەستینە جەماوەری خەڵکی فەڵەستین باشە و ئەم تاراتانە لەناو ئەم مقاومەتە هەروەکو لە کوردستانی عێراقیشە ینی تەجوبەکەی زۆر دوور نەڕۆین ینی تیاراتی سیاسی ناسیۆنالیستی حتا ئیسلامیستی ینی ئیسلامیەکانیش کە بە ناوی قومی حرەکەیە بکەن بەڵام قومیەکان بە دەرەجی ئەساسی ینی حرەکەیەکەیە کە بە دژی زوڵمی قومیە جەماهیر ئێوە نەجاتی بێ لە زوڵمی قومی بەڵام ئەو حرەکەیەکی مستەقیل بە موازاتی ئەو دروزەکە و لە ئاو هەوا و فەزای ئەوە خۆی باتە پێشەوە اینجا لە مەخسەم ئەوەیە کە ئێمە ناتوانین یعنی لە مۆزوعی ئەوەی کە ئەو عملێکی عسکری کردووە یان نەیکردووە چ بە محکومکردنی یان عدەم محکومکردنی ینی ئەو ئەسڵە جیاوازیە طبقاتی بێن نەشێوێت اینجا خۆی یەکێک لە کێشەکانی عالمی عەربی ئیسا کە تۆ سەیرەکەی من پێش لەگەڵ تۆ قسەمان کرد یعنی چەپی چەپ ئەکسەرێتی چەپ ناڵم هەرامووی بەڵام زۆربەی چەپ لە عالمی عەربیە ئەمڕۆ بەجارێ بۆ بە حەماس بۆ بە قەومیش بۆ بە ئیسلامی باش ئەمە هەچی حد و حدودە لە بینی مارکسیستەکان و کۆمەنیستەکانە نەیهێشت بە حکمەوەی کەواڵا قەزەیەکەیە کە قەزەی فەڵەستینە بۆیە کە زوڵمێکەکەی و ئێمە بەرامبەر یەک زاڵمین و بەرامبەر یەک دەوڵەتی فاشیستی و ئیلا ئاخری و حەماس مهم نییە با بڕۆ بۆ ئەو ئەگەر ئەوە بکە ئێمەشە بێ دیفاعی لێ بکەین بڕۆ من نامێ باسی ئەو ڕەوتانە بکەم بەڵام ڕەوت هەیە ڕێک نێڵی حەماسن جا ئەمەشە بێ ینی سنوورێ بۆ ئەمەش دانێن من قسەکەم ئەوەیە ئەم دووشتە وەرگی مەڕزەوەیکیان ئەوەی ئێمە بە هەر چێ بێ هەج مقاومەیەگە بێ هەج سراعەکە بێ بەرامبەر فەڵەستین لەناو خودی مقاومەی جەماوەری خەڵکی فەڵەستینە ئەمانە تیاراتێکن بۆ حاکمیت بەسەر خەڵکی فەڵەستینە و لە تەحلیل ئەخیرا گەر دەستیان بڕۆ بۆ هەموو عالەمی عەربی بۆ شەرقی ئەوسەط و کۆمۆنیستەکان و مارکسیستەکان و طبقەی کارگەر هەر لە بیدایەتەوە دوو خەت و دوو سیاست و دوو استراتیجەتی جیاوازن مهم نییە ینی ئێمە بینیان ڕانەیە ئێمە لەگەڵ یانە کۆ نابینەوە من بەڵام ڕخنەکەم لەسەر تەحلیلی ئەوەی کە وەکو دوو قوتبی ئێرهابی بێ تەحلیلی شتەکەکە یعنی لەم ئەسڵە طبقاتیەوە دەرناچێ یعنی مەفهومێک منهەجێک هەیە کە لە ظروفێکی کەیە لە بەرامبەر مەسەلەیەکی کە زیاتر ینی هین بووە 11 سپتامبەر بوو مجموعه مسائل بحث کرا کە هاتە ئاراوە تۆ هێناوتەمە کردو بە منهەجی هەموو شتێکی پێ تەحلیلەکەی ئەمە دروست نییە تۆ ئەبێ مەفروزە بتوانانی لە بەرامبەر شتی مشخصان سیاستی مشخص بێنیتە دەرەوە لینین ئەمە دەیان و سەدان جارم قسەی کردوتەوە تحلیلی مشخص بۆ سیاستی مشخص لەسەر ئاساسی تحلیلی مشخص بۆ زەرفێکی مشخص یعنی تۆ ناتوانانی لەمە دەرچی اینجا من قسەکەم چی ئەوەیە ینی لە پەیوەند بەم مەسەلەیەوە زۆر نەچینە ناو تەفاسیلی هینەکەی من ڕای خۆم بەحسەکەم یعنی نەچینە سەر تەفاسیلی کە بڕۆین لەگەڵ مەوزوعی ئەوەی حەماسە چونکە لەگەڵ ئەوەی حەماسە بڕۆین نەبین بە تاراتی یەساری عالەمی عەربی کە بەڕاستین لە ناسیۆنالیزمیشی تێبڕاندووە بە ئیسلامی قسمێکی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بێگومان داکۆچیکردن لەو ممارەساتانی حەماس یاخوش بڵێن بینینی ئەوەی کە حەماس دەتوانێت نوێنەراتی مقاومەت بکە لە فەڵەستینە نەکرد تەنها ئەو کارە بڵێن توندوتی ژیانی کە نەکردووانە تاوە بینینی وەکو نوێنەراتی کردنی مقاومەت لە فەڵەستینە کارێکی نادروستە و لەباری چینایەتیەوە واقعاً تەسلیم بوونمانە بە ئەم ڕەوتە کۆنە پەرستە دواکەوتووە بەڵام باسەکە لەسەر ئەم مەسلەیە ئینترە بە بەرحاڵ بە مۆزوعەکە بن لێرەیە بینم کۆمنتێک هاتووە هاوڕێ عەبدوڵڵا ساڵح نووسیوێتی پێم خۆشە لەسەرم بابەتەش قسە بکەینەوە بڵێن بە هاوڕێیان پێشتریش ڕامگەیاندبوو گەر هاوڕێیانێک پێیان خۆشە لە ڕێگەی ڤیدیۆ شۆ بەشداری بکەن هەر لە کۆمنتەکانە بڵێن ئەوەی کە ئەیانەوێت یاویستی خوانم بۆ بنێرن لە کۆمنتەکانە بینوسن بە تایبەتی لەسەر فەیسبوک نەتوانم لە ڕێگەی ماسنجرەوە لینکی بەرنامەکەیان بۆ بنێرم کە ڕاستەخۆ بێن ستۆدیۆ و لەگەڵ ئێمە باری سەرنجی خۆیان و یاخود پرسیاری خۆیان تەرح بکەن هاوڕێ عەبدوڵڵا ساڵح هەڵێ بەڵام هاوڕێ شەماڵ ئەگەر وەک ئەوەی تۆ دەڵی کردەوە سەربازەکە تەنیا بەرامبەر سوپای ئیسرائیل بۆایەوە حەماس سەرکەوتەوە دواتر حەماس ئاماژە استراتیجیەکەی چی دەبوو بەم دەستکەوتە سەربازی حەماس دەڕژایە بەرژەوەندی چینێک لە کۆمەڵگا من مەبەستمەوە نییە کە باسەکە
ئەم دەستکەوتەمان بە دەستکەوتی جەماوەری فەڵەستی مزانیە بەڵام قسەکە لەسەر ئیدانەکردنە لێرەیە قسە لەسەرەوەیە کە ئایا من کردەوەی لەم بابەتە ئیداناکەم حەماس بێ غەیری حەماس بێ لێدان لە دەسەڵاتێکی داگیرکار و دەسەڵاتێک کە مستەبیدا محکوم ناکرێمە بەستمۆنێ تەئیدیەکەین تۆ ئەنواع و ئەشکال مەواقیفەیە ئێمە خۆ دنیاوە بڵین ڕەش و سپیش بێ بەم جۆرە نییە ینی ڕەمادیەکی تایە لە بینەکەیە یا تۆ یا محکومیەکەی یا تەئیدیەکەی وانە توانی نەمەحکومیشیکەی نەتەئیدیشکەی و مثلا من بەش بە حاڵی خۆم بە شتێکی پۆزتیڤ ێزانم کە عنجوهێتی ئیسرائیل لوودبەرزی ئیسرائیل ئەم خۆ بەزلزانی ئیسرائیل تێک بشتێ ئیسرائیل 75 ساڵە زەربەی وای بەرنەکەوتەوە حقیقەتێک هەمومان نەیزانین لە شەڕی 48 ئەوەی بەرکەوتووە کە سەرکەوتنی بەدەستێناوە لە شەڕی 16 ئەوەی بەرکەوتووە کە دووبارە هەر سەرکەوتنی بەدەستێناوە نە لە داژێکردنی لوبناان و لە هەشتاوە مەجازیرانی کە کردوێتی ئەوەی بووە نەهات تاکو پاشەکشەکەی لە جنوبی لوبناان ئەم شکستە بوو کە ئێستا ئەیبینین و ئەوانە وەنا لە شەڕی 73 کە 50 ساڵی ڕێک لەمەوبەر ئەنجام درراوە ئەم شکستێک کە ئەمڕۆ هێناوێتی ئەمە واقعیتێکە بێ بیزانین ئەنانیم مؤسسەی عسکەری لە ئیسرائیلە دام و دەستگای عسکەری لە ئیسرائیلە بە جۆرێک لە جۆرەکان بۆ تەشتێکی ئەفسانەیە کە ئەم دەوڵەتە لە شکان نایە و ئەم ڕووداوانە نیشانی دەکەوانیە لە شکان دێت و ئەکشکێ و ئەمە بە بڕای من وەکو کەسێک وەکو فعالێک کە پێم وابێت دەوڵەتەکان و هەموو دەوڵەتە بۆ ژوازەکانی دنیا هەمویان وەسائلی قەمعی ئینسانەکان و ئەمانە تێشکانی شکۆی دەوڵەتەکان من بە شتێکی خراپی نازانم بە شتێکی باشی زانم هەر دەوڵەتێکی ئاسکەری و سەربازی و میلیتاریستیش شکۆی بشتێ لە خۆی لە خۆیان وەکو حەدیسە پۆزتیڤە ئێستا کە حەماس ئەنجامی داوە هاوکات بۆ لەگەڵ ئەم تاوانکاریانە کە کراوە دیارە ئەمە ئەم تاوانکاریانە مودانە بەڵام خودی پەلاماردانی دەوڵەتی ئیسرائیل مودان نییە بە بڕای من ئەوە مەسەلەکە بینم بەرحاڵ من بچینە سەر باسێکی تر لەم مەوزوعەوە دەواازەی باسەکان خەریکاکرێتەوە پێم خۆش ئەگەر هاوڕیانێکی تر کۆمنتیان هەیە ئاوا کۆمنتەکانیان دەربڕن هاوڕێمەیە تۆ حەزەکەی ئەگەر قسەیەکت هەیە لەم بابەتە دیارە کۆمنتەکە تەوجیه من کرا بۆ من جوابمدا بەڵام ئەگەر تۆش ئیزافێکت من تقریبا قسەکانم کردەوە ینی هاوڕە شەماڵ خۆی کێشەکە لە چیایە يعني أمي حماس ككدويتي سن مكوتم العالم العربي حتى يسار هموي يعني أكثريتي تر شاو بدواي أم اشتيا وفرق بهيج نوع هيش فرق دروس ناك بيني مقاومة جماهيري خلقي فلسطين مقاومة عادل ولقل استراتيجيتي سياسي وكشون بلي أعمالك عسكري سياسي نقشداري طبقاتي معين كحماسة وروشتو على أما تمثيلي منك أما أصلا قسمك شي لو هناني تو هنا توكا يعني بلين إسرائيل تيكشكاوا لوتيشكاوا وفعلا هواية تراجعي كي كدوا بلا ما خما حتى العراق التجربة معناها يعني مثلا تيكشكاني أمريكا العراق باشا قسمك لو مقاومي كدوتي قسمي مقاومي خلق بوا بلا قسمي كي كداعش بوا قسمي كي يعني تياراتي إجرامي بون ئەمریکا ئەم کاریسە گەورەی بەسەر عێراقا هێنا بەڵام بۆ لەحزەیە ئێمە یعنی هیچ نوعهینێکمان نەکرد بێتمان ئەمە مقاومەیەکە مقاومەیەکی شۆڕژگەرانەیە بە دژی ئەمریکایان ئەوانە بەعکسەوە لە یەکەم ڕۆژەوە سنووربەندیمان کردو لەگەڵ ئەم نەوعە لە مقاومە یعنی خەڵکی مەزلوم مستحقی ئەوەیە کە حركة دفاعية بك كحركتك آزادي خوازانة به حركتك بك فعلا دفاع كلا يعني طموحي إنساني وتحرري بشركاني كظلم يعني يكرهوا كوكبلين فلسطين بهني توا العراق بهني توا نقوي تاراتي رجعي كون برستي خاور خط استراتيجيتك أو بيبي بسنبلي حركتي تو أما خوي لما انطقوا لهنا أكيوتو جاني كبابي أكيوتو يعني باخي ناسيوناليزم وإسلاميزم أو حركات ثانية سبلوك مثلا جو بقول لبعض لوانيك من بمثالي يعني حتى اللي رأيك يكون عبد الباري عطوان يعني كقومية إسلامية يعني بهيج نوع أشتيك هيج نوع عائق كينيا لبردم أويكا ها لا يعني للسعودية وبيقرأ أشتيك قومي بكا لإسلامية وبيقرأ أشتيك قومي بكا لحشونك بكا أو دفاعي ليك هیچ نوع مبدئي كي نية غيري أو مبدأ قومي إسلامي كهيدي مقسم هونية كتشير كم بوا يسوي كل شخصية هو هيني خوي هي مكانتي خوي ورئيسي خوي بلان بهالحال هو نظرات يدي يعني من أول مو بي توضيحي
ئەمەی حەماسیشان بەم شقڵەیە بەڵام لە هەمان کاتە یعنی ئەمە بچینەوە سەر ئەسڵی مەسەلەکە باسکردن لە حەماس بەبێ باسکردن لە مۆزوعی ئیستبدادی ئیسرائیلی بەبێ باسکردن لە مسببی ئەسڵی خاتە تحلیلێکی ئەمان خاتە تحلیلێکی غەڵەتەوە ئەمە بەحسی ئەسڵیە لە مۆزوعی تەقییمی ئەمریکا ڕوئەدا یعنی ئەوە قسەکان ئەزای چۆن من ئەم باسم پێ خۆشە بەڕاستی ئەم نیقاشە توانێت زۆر شتمان بۆ ڕوون کاتەوە زانی مۆزای گیری ئێمە لە بەرامبەر حەماسە لەو جێگایەوە سەر هەڵ نادا و لەو جێگایەوە دەرناکەوە کە حەماس دێ هێرشەکاتە سەر ئیسرائیل مۆزعگیری ئەمە لە بەرامبەر حەماس و ئیسلامی سیاسیە لە دیفاع لە مافەکانی خەڵکی بندستی حەماسەوە و خەڵکی بندستی جوڵانەوە ئیسلامەکانەوە سەر هەڵەدا نەک لە مەوزعێتی دیفاعکردن لە دەوڵەتێکە وەڵام متەمەدینترا وڵا نازانم حقوقی ئینسانی تیا بەرقەرار دەوڵەتی ئیسرائیل حقوقی ئینسانی تیا بەرقەرار نییە دەوڵەتی ئینسان ئیسرائیل دەوڵەتێکی ئاپارتایدی ئەمە ئەم شێشەکە لەمەیە اینجا بابینە سەر شتێکی تر ئەگەر ئەم دەوڵەتە ئاوا دەوڵەتێکی ڕەگەزپەرستە من و تۆش و هاوڕێ عەبدوڵڵا ساڵحیش و هاوڕیانیش تریش کە گویان لێمانە لێرە دواتریش کۆمنتەکانیان دانێم هەمومان لە دژی حکومەتی بەعز بوو یەکێتی نیشتیمانی کوردستانی لە دژی حکومەتی بەعز بوو هاوڕێ مؤەید من و تۆ و هاوڕێ عەبدوڵڵا و هاوڕیانتر کە گویان لێمانە کۆمونیستەکان هیچ کاتێک هاتین ڕۆژێ لە ڕۆژان بەیاننامەیەکی مەحکومکردن لەسەر هێرشێک و پەلامارێکی یەکێتیەکان بۆ نمونە بۆ سەر حکومەتی بەعز ئیمکەی کە ممکنە مەدەنیشی تیا کوژرابێ لە عەرەب زمان هیچ کاتێک کاتی کاری وامان کردووە مەحکوممان کردووە مەسەلەن داگیرکردنی کەرکووک لە ساڵی 91 بۆ نمونە ئەگەر تۆ واقعەتەکە باسەکە نەڵێن وڵا ئێستا کە بەسەر قسەی ئاوا کرێت تەحلیلەکە ئەها ئەوە ئەگەر حەماس نەچوایە خەڵکانی لە ئیسرائیل وانێ نەکردا ئیسرائیل مناڵی غەزەی ئاوا لێ ناکردو ئەوانە دەی بە هەمان مقیاس دەتوانی بڵێ لە ساڵی 91 وامە مەسوور حکمت لە هیچێک لە نامەکانە باسی کردووە لە بەحسەکانی داخلی ئەو وەختەیە باشە لە ساڵی 91 یەکێتی پەلاماری کەرکوشی نەدایەوە حکومەتی بەعسی لەگەڵ شەڕی مانوونەمانە ڕوبەڕوو نەکردایەتەوە حکوومەتی بەعس پەلاماری کوردستانی ناداوە و خەڵکە ئاوارە نابوو ئاوارەی ملیۆنی ڕووی نادا و ئەو خەڵکەش ئاوا ژیانی لێنە ئەشێواوە و کۆمەلگایەوەی بەسەر نەهات باشە ممکن بوو لە جێگەیەکان مفاوەزات هەرەو کاتە پێشەوەی کە ئەمریکا خەتی ئەوە دابنێتوانە مفاوەزات دەرەو کاتە لە بینی باس و ئەو بڵێن ئەحزابانە دەستی پێ بکردایە پەلاماردانی کەرکووک خەڵکی ڕوبەڕووی ئەو مەساتە کردەوە کە کردەوە لە ساڵی 91 هاتین من و تۆ و هاوڕێ عەبدوڵڵا ساڵح و هاوڕێیانی تری کۆمونیست مەحکومیکەن کە یەکێتی و پارتی و ئەحزابی کوردایەتی ئەچنە ناو کەرکووکە و شەڕی کەرکووکەکەن و شەڕی مەعەز خالی دەکەن ئەوانەکەن نەمان کردەمە باشە لە ڕووداوی ترا بۆ نمونە مەسەلەن چوزانم ئێستاوانەی کە لە ناو کوردستانە باسی نەکەنوان یەکێتی نیشتیمانی لە ساڵی 91 بەڕەسمی ویستوێتی سەدی دەربەنی خان تەقێنێتەوە بوویکەوە هەرچی لەو دیەوە عەرەب زمانەوە ئەوانە ئاو بیبە کردەوەیەکی تیرۆریستیە کردەوەیەکی تاوانکارانەیەکە کراوە ئەوانە خۆ بمانزانانی ئەو کاتە ناڕزاییمان دەرەبڕی بەڵام ئەهاتین بڵێن نەخێر هەموو ئینتیفاازەکە هەموو ئەوەی کە لە بەرامبەر حکومەتی بەعساکە بکرێتە ژێر پرسیارە و مۆزعی لە بەرامبەر ئابگرین نەمانە کرد یەکێتی و پارتی و ئەحزابی ناسیۆنالیستی کورد بە درێژایی دژایەتیکردنیە لەگەڵ حکومەتی بەعسا ئەنواع و ئەشکال تاوانیان ئەنجامداوە مەسەلەن لە شوێنێکە لە جێگایەکە کە ئێمە مۆزعێکمان گرتبێت لەسەر خودی مقاومەتکردنی بەعس و بڵێ خودی مقاومەتکردنی باس کەوتوتە ژێر پرسیارەوە کاری وامان نەکردووە جا من باسەکەم لەسەر ئەوەیە ئەگە مقاومەتکردن لە بەرامبەر ئیسرائیلە وەکو شتێک حەقێکە لە حەقەکان لە بەرامبەر ئیسرائیلە چی ئەیکات ئەو وەختە باسەکە لەسەرەوە نییە ئەم هێزە کە مقاومەتی کردووە من لە مۆزعی ئیسرائیلەوە لە بەرامبەرم هێزەیە بوەستم نە لە مۆزعەوەی ئەم هێزە دژی ئازادیە دژی ژنە دژی مافی مناڵە دژی ئەوەیە بۆ هویەتە دینیەوە هاتوتە مەیدان لە مۆزع ئەوە لە دژیەوەستم نەک لە مۆزع ئەوەی کە من دیفاع لە دەوڵەتێکی متەمەدینەکەم لە هینا لە ئیسرائیل سکولاریزم بەرقرار لە ئیسرائیل نازیزم حکومەکە ئاپارتایت حکومەکە ئەمە حقیقەتی ئیسرائیلە بەڕاستی من ئاوایە بینم هاوڕە شەماڵ زۆر ئەگەر بوار هەبێ مەسەلەیەکی زۆر مهمە تەڵەقەکە زین چۆنە یعنی هەر بۆ مناقەشەکە گەرمتر کەینیانی هەر لە کوردستانە ئێمە خۆش ئاگاداری هەر ئەو فترانە یعنی من دەبین ساڵی 1984 کە مفاوەزاتی کرد یەکێتی لەگەڵ حکومەتی بەعسا باشە کە مفاوەزاتی کرد ئێمە نەهاتین بڵێن وەڵامە خیانەتی کرد وتمان ئەمە بەشێکە لە سیاسەتیان بەشێکە لە استراتیژیەتیان
يعني ڕخنەمان لەوە بوو کە ئەمانە بەش ینی وا ئیشەکەن ینی پێش ناکە تۆ بەرێک لە بەری ئەمانی دیلاقت بەمە نێچکە ئەم خۆی سیاسەتەکەی واکەم پاوازاتیشەکە شەڕیشەکە شەڕی شم و پاوازاتی هەردوویەک یەکشتە بۆ ئێمە ینی قسەکەم ئەوەیە کە تۆ حرەکەیەکی کەی دوو لەنەوە دوویەکە کە ئێمە هاتین لە کوردستانە ینی خۆت ئاگداری دایان جا منە قسەم کردوەوە ئەرکە دەست بەجەکان کە ئێمە لە ڕۆتی کۆمەنیست تەرحمان وتمان ئەساسی مەسەلەکەەوە نییە کە هێزەکانی ڕژێمە چێتە دەرەوە لە کوردستانە ئەساسی مەسەلەکەوەیە کە جەماوەری خەڵکی زەحمەکێش و کرێکار و جەماوەری مەحرومی کوردستان چۆن خۆی تەنزیمکان لە شوراکانیانە کە بتوان وەکو هێزێکی یەکگرتووی مسلح ئەو هێزانەی کە لە دەرەوەن پارتی و یەکێتی و ئەوانەی کە مسلحن هێزی ناسیۆنالیستین بێن احتیوای حرەکەتەکەیانکەن خۆیان کردوانە ئینی نەکرد مەخصوص چۆنە لە مختلف مراحلی حرەکەتی ینی ئێمە لە کوردستانە ڕاستی احتمال هینێکمان نەکرد بێ قسم ینی قسەمان نەکرد بێ بەیاناتمان دەر نەکرد بێ بەڵام هاتووی منەظەمەی خۆتی دروست کردووە منفەسڵ بووی لەو هیچ نوع استراتیجێتێکی نەبوو لەوێ باجار ئەخلاقمان کردووە باسی ئەخلاقەکانی پێشوو ناکەم بەڵام بۆ قەدەرێک کە خەتی کۆمەنیستی توانیوێتی تعبیر لە خۆی بکە هیچ نوع ئاهینێکی بەم هێزانەوە نەماوە بەعکسەوە کەوتۆتەوەی سڕاعێکی سیاسیان لەگەڵانە لە بەرامبەر حماسیش ئێمە ئیسەر ئەگەر لە غەزەیە بووینایە وەکو منەظەمەیەکی مستەقلی مارکسیستی تۆ ئەوزاعگە خەڵکەنی کە چۆن لەگەڵ ئەما بگونجێت تو یەکسەر تیاتانە بە بەڵام معناەوە نیە تۆ منفەسڵ نیلی معنای ئەوە نییە سیاسەتی بە ئاشتی و بە شەڕی بە ئیرهابی و بە غێرە ئیرهابی بەرەیەکی کەیە شتێکی کەیە قسەکە دەسەر ئەمەیە ئێمە ئەمە ینی بەیانکەین زیاتر ئەزانم تۆ ئەوانەی کە باسیەکەی وای لێت ینی من قسەکەم چییە ئەگەر ئێمە بەو ئیتیجا زۆر بڵێن وای لێ ینی ئەساسەکەی کە بڵێن ئێمە جیاوازین نقاش و لە شەرحکردنی مۆزوعەکات تێکەڵ بێتەوە جارێکیکە اینجا پاراستنی ئەو ئیستقلالیەتە لە هەموو مەراحیلەکانیان مهمە ئێمە کە ناتوانین تۆ جهتێکە دەرکەیت و لە ناوی بەری تو خۆ بچی ئیشەکە بکەی ئەو بەحسێکی کەیە ئەتوانی بیگونجێنی لەگەڵ زۆر تاراتە لێ دەیات و قاومەیەکەی توی لاخری بەڵام تۆ مستەقلی على طول هیچ شتێک ڕەبتە ناکاتەوە حماس من ئەوە بە تعبیریکەم حرەکەتی حماس ڕەقمەوەی کە زەربەیەکی عسکەری گەورەی یاوە لە ئیسرائیل معادلاتەکانی گۆڕیوە نۆرمەلایزیشنی بردە دواوە ینی سروشتیکردنەوەی علاقە لەگەڵ ئیسرائیلە ئەمانە هەمووی مەسائلەکەن دەوری ئێران و هینی ئەسڵن بۆ ماوەیەکی کە بردەوە پێشە ئەمانە هەمووی نەتائیجی سیاسین قسمێکی هەر زۆر ڕەجریە ئەوەی کە مەسەن ئێران بێت دەگەر ئێرانی پێتەقوێ بێت ئەوە خۆ هینە قسمێکیشی احتیمالە لە ساڵی حرەکەی تەقەدمی بەڵام ئەمانە هیچی ناگاتە ئەوەی کە ئێمە بینین بڵێن ئەم کارە کارێکە کێمە بێ ڕێی لەسەر بین مجبەر نین ڕێی لەسەر بین حواشی کردووە مجبەرین ئەوەی کە نەقدیکەین کە ئیرهابی کردووە بەڵام مجبەر نین بڵێن ئەمە لە قەزەی فەڵەستینە هاتووە حرەکەی ینی شتێکە باتێ پێشوانە چکە سەیطرە پیاکە پێش هەموو شتێک کۆمۆنیستەکانە شکێنێ پێش هەموو شتە ئەمە ئێمە خەڵکێنێ هینەکە ئەمەیە ینی منطقی معادلەکە ئەمەیە من وای تێگەم مەرحاڵ باشە باسەکە هی بکەن هاوڕیانی تریش کۆمنتیان هەیە ئەتوانین بچینەوە سەر ئەم مەوزوعە کاتێکی تریش هاوڕێ شوان عەزیز دەڵێ ئایا لە دیدی کۆمونیستەکانەوە هەردووک حرەکەی فەتح و بزوتنەوەی حەماس دەتوانن نوێنەری فەڵەستینەکان بن بۆ کێشەکەیان بە بڕای من نە من وای نابینم کە بتوانن نوێنەریان بن بەرحاڵ جوابەکەی زۆر سادەیە نە بەڵام باسەکە لەسەر زای چۆن من وا ئەزانم وایە بێمۆسە قسەکانی تۆش لە پێشووترا هەمیشە بێ خۆمان وا بیر بکەینەوە من ئێمە ئەگەر لە غەزە بووینایە ئێستا گروپێکی کۆمونیستی بووینایە چیمانە کرد بەیاننامەمان دەرەکرد محکومی حەماسمانە کرد بەیاننامەمان دەرەکرد محکومی حەماسمانە کرد لەسەر ئەوەی کە پەلاماری ئیسرائیلی داوە یعنی ئایا بەڕاستی مەوزعێکی کۆمونیستی ئاوا بۆ گروپێ لە ناو غەزەیە بێ مەوزوعیەتی هەیە هیچ گروپێکی کۆمونیستی لە ناو غەزەیە توانێت ئەمڕۆ مەوزعێکی ئاوا دەربڕێ یعنی ئینسان خۆ مەسەلەکە باسکەوانێت نەک ئەتوانێت لە ڕووی ئەوەی کەوا بترسێ گروپێکی نهێنی کۆمونیستی لە ناو غەزەیە کەس نازانێکیان 5 نەفەرن یانێ بەیاننامەیەک دەکەن لەسەرم دۆخی کە خۆڵقاوە ئێستا لە غەزەیە لەم ڕۆیە مەسەلەن دروستە تەبلیغاتەکانیان ئاوا بێ کەەوە سەرنجام وتمان حەماس بوو بەهۆی وێرانکردنی غەزە خۆ ناتوانن وا بڵێن ئەتوانن بڵێن پەلاماردانی حەماس بۆ سەر ئیسرائیل ئەساسەن نابێ بکرێ ناتوانن وا بڵێن نەک لەبەرەوەی ناتوان وا بڵێن ئەمنیەتیان نەکەوێتە خەتەر و هەرکەس حسابیان بۆ ناکاوەکو گروپێکی سیاسی من تێگەشتنەکەم ئاوایە بەرحاڵ
ئەوڕێ بەختیار پرسیارێکی نووسیوە یاخود سەرنجێکی داناوەڵێ ئەو جۆرە بۆ چوونەکانی شەماڵ کە دەچێتە پاڵ هەموو جۆرە مقاومێکی ئیسرائیلەوە دەژڵێت نامێ مقاومەی حەماس مەحکوم بکرێت ناو کروتە ناشی ناو ئاشی ئیسلامیەوە بەحاڵ من وان پێم وانە بە پێچەوانەوە من وازانم ئەوەی کە بەم شێوازە لە کولی ئەو ململانەیە دابە بڕێکە لە بینی خەڵکی فەڵەستین و ئیسرائیلا هەیە ئەمە ئاشەکاتە ناو ئاشی ئاوەکاتە ناو ئاشی ئیسلامیەکانەوە کە خۆت بێ وەزیفە بکەی لەو بابەتەوە ئەو جۆرە تێڕوانینانە نەبینینی تێکڕا و سەررجەمی محوەری ئیسلامی سیاسی بزوتەوەی حەماس حیزبەڵا و جمهوری ئیسلامی لە پاڵ محوەری رووسیا و چیندا مەرحەڵەمە باسێکی ترە ئەم باسی محوەرانەوە ئەم کێشانە مۆزەگرتن لە بەرامبەریانە مۆزەیەکی لە ئاستێکی فراوانترا کە وەختێکم جەبهانەوەم بەرانە ڕۆشن بوونەوە سانەبێ معلومی کە بەڵام دووبارە قسەکردن لێرە لەسەر حقی مقاومەتی ئیسرائیلە ئەم حقایمە بە ڕسمیە ناسی دیفاعی لەکەنیان ئەمە نەزەری منە مۆ تۆ شتێکە تێی بڵێ لەسەرمە ئیتر ینی با ئەو تۆزی ئەم شتە کۆکەینەوە ینی من مقاومەی خەڵکی فەڵەستین ینی ئەو زڵمی کە لەسەر یانیسە ینی ئەوە تومانە ینی هەموو کۆمونیستەکان ملزەمن کە دیفاعکەن لە حەقی وەسانەوە بەرامبەر ئەو زڵمە تیاراتی مختلفی برجوازی کە لەناو ئەو مقاومەیە پەیان ئەبێت و ئێوە شقڵێکی پێبە ئەمە بەحسێکی ترە ئەوەی باسم کرد نامێت تکراریکەمەوە تۆ ناتوانانی یانی ئێمە هیچ نوعهینێکمان نییە لەگەڵ ئەوانیگان بەڵام مقاومەی خەڵک کە ئەوێ ئەتراسکا کەوێ ئەو زڵمە لەسەری لابێ بکات بە حلێکی عادلانە بۆ قەزەکەی بدۆزێتەوە ئێمە پاڵپشتین و لەگەڵ یان ئەمە یەک دوو زدی بەدژی هەموو احتیوایەکی ئەو حرەکەیەکە کە بەلاردەیە بیبا بە ئیتیجای ینی حرەکاتی ینی بڵێن قەومی بێ ئیسلامی بێ توزان نیۆلیبرالی بێ هەچیە بێت ینی ئەوەی کە ئەبێ شتێ بکەم لەگەڵ ینی ئاوات و ئامانجەکانی خەڵکێکی زڵم لێکرا و ستەم لێکرا و بێتەوە ینی کە بگەینێتە ئارامی حیاتێکی ئازادی و ڕەهایی و ینی خۆش گوزەرانی ئەم بەحسی ئەسڵیە لە مۆزوعەکانە بەڵام بە تەسەوڕەکەم ئەم بەشە ئەوە کافیە بۆی وەقتی هینەکەمان نەشتیکە تەسەوڕەکەم زۆر چاکە زۆر باشە بچینە سەر درێژکراوەی نێودەوڵەتی ئەم باسە من لە جێگایەکە قسە باسێکی تۆم جۆ لێ بوو کە باسەکەی کە ئەم وجودی ئیسرائیل لە فەڵەستینە بەشێکە لە پرۆژەیەشی ئیمپریالیستیانە لەسەر ئاستی دنیاە من پێم وایە لەم ڕوانگەیە و پێویستمان بەوە هەیە دووبارە لەسەر مۆزوعی ئیسرائیل و بوونی ئیسرائیل قسە بکەین فەرموو زۆر باشە من ینی ئیسرائیل هەموو ئەو وازەحە کە ینی وەکو چۆن بڵێ دەوڵەتێکە لە شرقی ئەوسەتە لە عالمی عەرەبیە لە قەلبی عالمی عەرەبی و شرقی ئەوسەتە ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست يعني امتدادی قدرەتی ئیمپریالیستی غەربە بە تایبەتی ئەمریکا پێشووتر کە هاتووە ینی بەریتانیا دەوری دیوە لەسەر مۆزوعی دروستبوونی دەوڵەتەکە ولا انتقالی دەسەڵاتی ینی وەکو چۆن بڵێ هێزی ئیمپریالی ئەوەڵ لە عالەمە لە دوای حربی عالەمی یەکەمەوە دووەمەوە بۆ ئەمریکا ئەم مۆزوعە بۆ بە استراتیژەتی ئەسڵی ئەمریکا و بەشێکە لە ئیمتیدادی پاوەر ینی قدرەتی ئیمپریالیستی غەرب لە عالەمی عەرەبیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەمە بایدن ینی خۆشتەزانی ینی بایدن چەند ساڵێ لەمە بەرەوەی تۆ ئەگەر ئیسرائیلیش نەبووە بێ ئەمریکا لەمە بەرژەوەندیەتێکی ئیسرائیلی کە دروستکە وازم نووسینێکی هاوڕ عومەر خەتاتەوەی هێناوەتەوە کە بزڵبێت چ کاتێ قسەی کردووە جۆ بایدن ینی ئەمە ینی وازەح نیشانیا کەنزێکە ئیسرائیل کەنزێکە بۆ عالەمی غەربی بۆ ئەمریکا ئەمە لایەنێ لایەنێکی کە ئیسە تۆی بینی بە وازەحی ینی لە هەموو قۆناغە جیاوازەکان و منعتەفە سیاسیە عسکەریەکانە ئەمریکا دایمە ینی ئیسرائیل ینی پاپشتی ئەساسی ئیسرائیل ئەمریکا و وڵاتانی ئەوروپای غەربی بووە ئەمە لایەنێکی کام خودی ئەم وەزاوای کردووە کە لە عالەمی ینی لە ئەوروپایە و لە وڵاتانی ئەوروپا و لە غەربا لە ڕۆژ ئاوایە ینی ببێ بە بەشێک لە خەباتی سیاسی و ئیجتیماعی و فکری حتا بەنسبەت چەپ و بەنسبەت حرەکەی سۆشیالیستیەوە لە عالەمی غەربا یعنی مەسەلەن
تارێکی ئیشتراکی لە غەربا لە بەریتانیا یان لە ئەمریکا ناتوانێت خۆی جاکاتەوە لە مەسەلەی فەڵەستین، ناتوانێت خۆی جاکاتەوە لە ینی استراتیجەتێک و سیاستێک کە ئیسرائیل لە بەرامبەر فەڵەستینەکانە بەکارهێنێ و تۆی بینی ینی مەسلەی فەڵەستین قەزەیەکی زۆر گەورەیە، ینی قەزەیەکی زۆر ڕەواجدارە لە ناو ینی لە ناو چەپی بڵێن ئەوروپیا چۆپی غەربا. ئەمە لەوە هاتووە کە ینی استراتیجەتی وڵاتانی غەربی و علاقەی لەگەڵ ئەمریکایە وای لێ کردووە کە ببێ بە بەشێ لە حیاتی ڕۆژانەی، ینی تۆ ناتوانانی مقاومەی مؤسسەی دەسەڵاتدار بکەی لە وڵاتی کوێک و بەریتانیایە ئەگەر نەی دامی فەڵەستینیەکان نەکەی و خۆی بەعکسیشەوە هەچ تارێکی ڕادیکالی یەساری تۆزە بەرزە بێتەوە کە من نمونونەکەی بۆیانەوە نمونونەکەی جەرمی کۆبن چۆن بە ئەنتیسیمیزم یەکسەر لایەن برد، ینی ئەو حرەکان تێکشکان بەوەی کە ینی مؤسسەی حاکم لە بەریتانیا لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی معاملات و هەموو شتەکانەوە توانی ئەو حرەکەیە سەرکێ بەسەریان نێڵێ سەر دەربێنەوە ینی کوژاندیەوە الحاصل. قسەکەم چییە؟ ینی مەسلەی ئیسرائیل موقعیەتی و استراتیجەتی بەنسبەت وڵاتانی ئیمپریالیستی غەربیەوە نەکەر ئەوەیە کە و سیاسەتێکی عام و استراتیجەتێکە بۆیان بەڵکو لە ناوخۆی وڵاتەکانە بۆ بە بەشێک لە سراعی سیاسی طبقاتی لە ناو کۆمەلگانە. ینی ممکن نییە تۆ یەسارێک بڵێ ناوی یەسارە لە ئەوروپایە بێ مووقفێکی مخالیفی هەبێ بە مۆزوعی قەزەی فەڵەستین و تەحرڕی بەمانایە، ینی ئەوشی کە بڕوا بە ئیتیجاکە ناتە وەکو چۆن بڵێ سنف و کەتەگۆری چەپەوە ئەچێتە جێتێکی گا، ینی بەشێک بۆ بەشێک لە سراعی سیاسیوانە. اینجا ئەمە لایەنێک بەنسبە وڵاتانی غەربیەوە کە ینی بۆ ئیسرائیل کەنزێکی گەورەیە بۆیان و ئەمە کە هاتووە بەڕاستی ینی نەک لە ڕابطە بە خودی ئیسرائیل و وڵاتانی عەرەبیەوە لە ڕابطە بە ینی سراعی جیۆپۆلیتیکسی غەرب لە بەرامبەر پێشووتر لە بەرامبەر عالەمی دوو قوتبیە کە ئیتحادی سۆڤێتی بوو، ئەمڕۆ لە بەرامبەر سین و لە بەرامبەر ئەم کۆتە ینی عالەمیانی کە هێنە پێشەوە، ینی جارێکی کە ئیسرائیل بەشێکە لە ینی سراعی جیۆپۆلیتیکسی عالەمی و شتێکی استراتیجی هەیە. نردنی ئەم ئوستوڕانەی کێسە نردوێتی لە بەلاژ نییە خۆی یاری ناکەن گاڵتە ناکەن، ینی مەسلەیەکی سیاسی جددی مهمە بۆیان. ئەمە لایەنی کە ئەمە عکس بۆ تۆ لەسەر عالەمی غەرب. لە هەمان کاتە من لە دوای ئەتوانین بینە سەری قسەی لەسەر بکەین لە ناو خودی چەپی ئەوروپایە بە حکمی ئەوەی کە ئەمە بووە بە شێک لە سیاسەتی ناوخۆیی ئەم وڵاتانە ئەنواع و ئەشکال ئەتوانم بڵێم، ینی ئەگەر ئەنواع ئەشکالیش نەبێت چەند لایەنێک ینی نەزاراتی مختلف هەیە لەسەر قەزەی فەڵەستین چۆن حەل بێت، چۆن دژی ئیسرائیل وەسیتەوە، ینی مەوزوعی حتا ئەمەی حەماس ینی عکس بوونەوەی ئەم مەسەلەیە لەسەر لە رابطە بە حەماسەوە. من ئەگەر تۆ بوارم بێ بۆ تۆزی ئەوەش باسکەم، ینی هەر ئەمڕۆ سێرەکەی بەشێ لە چەپەکانی ئەوروپا وتم کەەوە ئەرزیێتەکەی ئەوەیە بەشێکە لە حیاتی سیاسیان جا ناکرێتەوە، ناتوانێت چەپێت لە ئەوروپا بۆ قسەی نەبێت لەسەر قەزەی فەڵەستین. کاتوو بەشێکیان کەوتوتە داوی ئەوەی کە بیسەبت بە دوای حەماسا بڕۆ، ئەڵێمە مقاومەیە و ئەمە ینی حتا ئیمتیدادەکانیان لە عالەمی عەرەبیە بەشێک لەو یەسارانەی کە لە عالەمی عەرەبا بە تەحدید بڵێم SWP مەسەلەن، يعني امتداد الى مصر، يعني همان منهج طرحك وتقريبا حتى نقهر قومي وكوتوان بلم اسلامي كحماس قصاكا يعني يبم اتجاهها يعني اونا دفاعي كسر سختانه لموضوع قضيه مقاومه فلسطيني ولا مهم نيه شنو حركتي كات وشنو كدويقك وهروها لاني كشيتك يعني العالمي عربي والعالمي ولاتاني شرقي اوسط ايمي ماركسيست وكومونيست طبقي كالجري امولاتانا وجناني امولاتانا كزليل دسي ناسيوناليزمي عربي وكردي واسلامي سياسي لمولاتانا ام اثارا بم معناها اما حاليه بيندي لغربانيه او الى حد ما بحكم او صراعي كباسم يعني تقريبا اللوجيكا كي تاوي كبروا ببيه الشرط وشروط دفاع لحمازك وعلى امام مقاومه فلسطينيه واما اواي يعني تقريبا اما سياسه تجدي طبعا من دعية مسألة يا الدولة يا تشي شلون بتوان حتى النظرات ماركسيستية لبرامبر قضية كوكو قضية فلسطينية حتى المتي دلي تشبين العالم يعني سري بزنامي اللي سازوب شمناوي بلا لا يعني كي كاسر كين جهاتي كهلنا وتشبي أوروبا وغربا يعني سياستك زور راديكال طرحك مثلا دعوة سوريا اشتراكية كان منطقة كان دعوة واقع حتى نابي قضية دولتي دروسكي طرحي دولتي بطرحي إصلاحية أنا سنة وعليه بالدولتي كي فلسطين بيشوتها فلسطين بوا
فلسطین ینی خەڵک ینی جنسی فەڵەستینی هەبووە مواطنی فەڵەستینیە بۆ پێشەوەی دەوڵەتی ئیسرائیل دروست بێ دەوڵەتێکی فەڵەستینی گشتی لە فەڵەستینا دروست بێ کە هەموو یەهودی ئەوەی کە اعتقادی یەهودی هەیە ئیسلامی هەیە مەسیحی هەیە بێدینە هەرچیەکەیە بێ لەناو ئیتاری ئەم دەوڵەتە ینی ژیان بەرێتە سەر و بەشێک بێت لە فیدراسیۆنێکی اشتراکی لە کولی عالمی عربیە ینی ئەمە ئایدڵی ئەمانە بۆ تەرحی ئەم مۆزوعە ینی بەشێکیان کە زۆر ڕادیکان و حتا بە دژی هینەوەسێتەوە بە دژی ئەوەی کە دەڵێمە ئیسلاحیە مەسەن مۆزوعی دوو دەوڵەتی تو دەوڵەتێکی برجوازی دروستەکەی چ معنایەکی هەیە کۆمەلیستەکان بێن دیفاع لە دروستکردنی دەوڵەتێکی برجوازی بکەن و لە کاتێکە کە ئیسرائیل ئەمە ناکە ئەسڵن دوو دەوڵەتی سیاسەتی دوو دەوڵەتی بەهەرحاڵ من قسەکەم چیە با کورتیکەمەوە یعنی ئەونا ئاساری مەسلەی فەڵەستین و قەزەی ئیسرائیل لەسەر ینی لەسەر یەسار و حرەکەی ئیشتراکی لە عالەمی ڕۆژئاوایە هەیە کە ینی بەشێکە لەم جەدەلە کەیسە ئێمە ئیکین لەسەر ئەم شاشەیە ینی بەشێکی حەیە اینجا ئێمە ئەبێ بەڕێی ینی قسەکەی من ئەوەیە کێمە بە هەمومان هەوڵ بن حتا ئەم جەدەلێش لەگەڵ ینی لەگەڵ ئەوروپا لەگەڵ ینی چەپی ئەوروپیا بێنە ئەم جەدەلەوە ئەم دایلۆگەوە کە سیاسەتی مارکسیستی دروست لە بەرامبەر قەزەیە چێکە قەزەی فەڵەستینیە بەڵام هەمان منهج تطبیق ئەبێ بەسەر قەزەی کوردستان تطبیق ئەبێ بەسەر مۆزوعی حرەکەی قومی عەربی لە عالەمی عەربیە لە کولی وڵاتەکانە ئەوەی کە ینی بڵێ حرەکەی تەحەڕوری قومی پیاوەن ینی ئەمانە هەمووی مەسائلێکی زۆر گرنگی فکری و سیاسی و عملین ینی حقیقەتەن ینی کاتوانێت قسەی لەسەر بکرێن زۆر باشە بەرحاڵ من لەم بابەتەوە زانم مۆیت کە ئەم مۆزوع ئەم دوو مەڵی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە سەرمایهداری دنیا چاندوێتی یاخود هەڵی تۆقاندووە کە ناوی ئیسرائیلە و ئەم پێک هاتە کە لە ڕۆژەکانی دروستبوونیەوە هەتاکو ئێستاوە بەشێک هەستەکەی بۆتە میکانیزمی دووبارە بوونەوە و ژیانی ئەم پێکهاتە سیاسیە کە دوژمنایەتیکردنە لەگەڵ دەوروبەرەکەی خۆیان ئەمانە هەمیشە بۆرەیەکی بڵین ئامادە بووە بۆ جێبەجێکردنی کۆنەپەرستری سیاسەتەکان ئەنی زۆر کەس لەوانە کە ئەمڕۆ لە ڕوانگەی ئیسرائیلەوە دوژمنایەتی حەماسەکەن یاخود پێیان وایە لە بینی حەماس و ئیسرائیلە بێ ئیسرائیل هەڵبژێری ئیسرائیل باشترە و ئەوانی تایە ئەوە بیرە بنەوە کە ساسەن خودی حەماس لە ناوچەی غەزەیە بەشێک بە پرۆژەیەک بۆ لە پرۆژەکانی ئیسرائیل خۆی دروستبوونی حەماس پرۆژەیەک بۆ لە پرۆژەکانی ئیسرائیل خۆی یعنی غەزە کەرتی غەزە هەتاکو 1967 بڵین لە هەتاکو بڵین 1960 تا شەڕی شەش ڕۆژەیە لە بندەستی میسرا بووە و ئەوانەشی کە لە غەزەیە بەشێک بوون لە ڕەوتی ئیخوانی موسلیمینی میسر هەر هەمان فشار و گوشار کە لەسەر ئیخوانی ناو قاهیرە هەبووە لەسەر ئەوانیش بووە بەڵام لە 1960 وەختێک ئیسرائیل ئەم ناوچەیە داگیرەکاوی خاتە ژێر دەستی خۆیەوە قەتاعی غەزە و لە میسری ئەسێنێتەوە ئەو دەم ئیسرائیل لەم ناوچەیە سیاسەتی پەروەردەکردن و بەخێوکردن و قەڵاوکردنی ئەم ئیسلامیانە ئەگرێتە بەر باسەکەشی لەسەرەوەیە من و تۆ هەمووانەشی کە متابعی سیاسەتی فەڵەستینمان کردو و ئەوەمان بیرە کە دروشمەینە هەبوو کە ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستین نوێنەری ڕاستەقینە و تەنها نوێنەری ڕاستەقینەی خەڵکیە منظمة تحرير الفلسطينية الممثل الشرعي والوحيد للشعب الفلسطيني لما الشعار يقبو شعاري بين ريخلاوي رزقاري خوازي فلسطين بو كأم شعار ودروش مكرابو بدروش مهمو ولاة عربية كان إسرائيل بوليدان لم مسألة بوليدان لميكا منظمة تحرير ياخذ ريخلاوي رزقاري بخشي فلسطين ببيبا نوێنەری ڕاستەقینەی فەڵەستینیان تەنها نوێنەری ڕاستەقینەی فەڵەستینیەکان هەوڵی داکە ئەم بەدی لە ئیسلامیە دروست بکات و قەڵەوی بکە و ئەمە لە ناوچەی غەزەیە ئەنجام درا و ئەم شێخ یاسینە کە دواتر بوو بە بڵێن منەزەری حەماس پارەی وەرگری ئیمکاناتی وەرگ و شەبەکاتی مزگەوت و
شەبکاتی بڵێن فراوانکردنەوەی ئەم ئایدیا و بیر و بۆچوونانی ئیخوانی لەم ناوچەیە پەرپێدا هەتا کار گەیشتە ئەوەی کە لە ساڵەکانی ئینتیفاازەی بەردا ساڵی هەشتا و حەوت و ئەوانە وردە وردە حەماس بەرەو تەشکیل بوونەچێ ینی حەماس بۆ خۆی دروستکراوی دەستی ئیسرائیلە بە بڕای من ئیسرائیل وەکو دەستنێژراوێکی ئیمپریالیزمی دنیا و سەرمایهداری دنیا هەمیشە لەگەڵ دواکەوتوترین و کۆنەپەرستترین جوڵانەوەکانی دنیای عەرەبە سەرکاری هەبووە و بەشێک بۆ لەو پرۆژێک هاتوۆتە پێشەوە جگەلەوە ئەو قیەمانە ئەو مۆراڵانەی کە وجودی دەوڵەتێکی لەم بابەتە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە دروستیەکە هەمیشە کاریگەری منفی هەبووە لەوەی کە شێوازی هاوشێوەی ئەم جۆرە ڕەگەزپەرستیە لە وڵاتەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستە یا دروست بکە یاخود درێژە بە ژیانیان نەبات و بیان بژێنێتەوە ینی سەیری تاریخی حرەکەی قەومی عەرەبی بکە تا و کاتێک کەوا ئیسرائیل پێک نەهاتوە حرەکەی قەومی عەرەبی ینی وجهەیەکی ئالمانی هەیە بە جۆرێک بەبێ ئەوەی کە لە بەرامبەر دەوڵەتی عوسمانیا پێک هاتووە دروست بۆ ئەوانە هەتاکو وجهەیەکی دوورکەوتنەوە لە ئیسلام و لە دینی هەیە وەختێک کە کێشەی فەڵەستین ئەقەومێت و دروستە بێت لە سیەکانەوە دیارام کێشەیە سەری هەڵداوە نەگەوەی کە بڵێن لە 1940ەوە کە فەڵەستین دابش کراوە بە ئیسرائیل و بەشیشی بۆ فەڵەستین لە سیەکانەوە کە ئەم بەرامبەر چێدینیە لەگەڵ ئەم پرۆژەی سەرمایهداری دنیا سەر هەڵەیە ناسیۆنالیزمی عەرەب زۆرتر و زیاتر بە ناسنامە و هەویەتە ئیسلامێکی خۆیەوە ئەچەسپێ لەوانە مەسەلەن بۆ نمونەتان مێشێل عەفلە بەڵێ ئەگەر کەسێک خۆی پێوا بێ ئەلمانیا لە ئیسلام دوورکەوێتەوە کەسە ناتوانێت عروبی بێ ئەساسن میشێل عەفلە ئەسڵەن وتیان لە ئاخرین ڕۆژەکانی ژیانیا بۆ بە موسڵمان بە درۆی حیزبی بەعسی عێراق بەڵام بۆ خۆی لە بنەچەوە کەسێکی بڵێن کریسیان بۆ مەسیحی بۆ بەڵام ئاوا سەبارەت بە هەویەتی ئیسلامی قساکە ئەمە بەستمەوەیە ئەم قیەمانەی کە ئیسرائیل لەم ناوچەیە دروستی کردووە بۆتە نوێنەرایەتی کەری ئەم قیەمانە هەمیشە کۆمەڵگای خۆرهەڵاتی ناوەڕاستی بەرەو دواوە بردووە لە ڕووی فەرهەنگی سیاسیەوە جگەلەوەی لە ڕووی ئابووریەوە وجودی ئیسرائیل هەمیشە کێشەیەک بۆ لە بەردەم ئیدغامبوونی بازاڕی سەرمایهداری ئەم وڵاتانە لەگەڵ بازاڕی دنیا هەر پێشکەوتنێکی تەکنەلۆژی هەر هەوڵدانێک بۆ گەشەکردن و ئەوانە بە جۆرێک لە هەڕەشە ئەوە نازانێت لەسەر ئەم پرۆژەی ئیسرائیل و ئەوانە بم معنایەش ئەم منتیقەی سەرنجام بۆتە ناوچەیەکە بەرهەمی وزەی هەرزان بۆ غەرب بەرهەم بێنێت و ئەوانە و هیچ کاتێک نەتوانێت کە تێکەڵ بێت لەگەڵ ئەو تەکنۆلۆژیا و ئەو تەکنۆلۆژیای وەربگرێت کە لە دنیای هەیە وەرگرتنی تەکنۆلۆژیا و پێشخستنی تەکنۆلۆژیا میشە بە هەڕەشەیەکی سەربازی بۆ سەر ئیسرائیل زانراوە لە بابەتەوەیە کە ئەو شتێک کە پێوتچە تەطبیع و ئەوانە هەمیشە هەوڵێکە دەوڵەتە عەرەبیەکان ناتوانن بیدەن بەڵام دووباران کێشەیان جێڕێتەوە سەر نقطەیە کە ناتوانن ئەنجامی بن مەبەستمەوەیە ئەمە بەم معنایی کە تۆ باسێکێ ئەمە واقعەن کاریگەریی زۆر نالەباری لەسەر دۆخی ئەم وڵاتانە داناوە و قسەکردن لەسەر ئەم مەوزوعە و ئەو تێڕوانینە ڕۆشنکردنەوەی تێڕوانی لە بەرامبەر ئەم پرۆژە ئیمپریالیستیە کاریگەری لەسەرەوە هەیە کە بۆ نمونە لە ناوچەیەکی لەم بابەتەی ئێمەیە ئەگەر قیەمەکان ئەو قیەمانە بێت کە ئیسرائیل هێناوێتی و ئەو نەعەدالەتی کە ئیسرائیل ممارەسەیەکە لە فەڵەستینە ڕەوا بێ دروست بێ و ئەو مخالەفەتەکردنی قانونی نێودەوڵەتی چونکە بەپێی میساقی ئومەی متحیدە هەر کەسێک ئیمزای میساقی کردبێ بە قەرارەتەکانی مەجلیسی ئەمن جێبەجێکە بەڵام یەک بە دوای یەک ئیسرائیل تەواوی قەرارەتەکانی مەجلیسی ئەمن خاتە ژێر پێوە کە معنایەک بۆ ئەو شتە نایڵێتەوە کە ناوی قانونی دەولیە و مەواسیقی دەولیە یاخود بۆ مثلەن ئەوەی کە پێی وترێ حقوقی ئینسان و پارێزگاری حقوقی ئینسانەوە لە فەزایەکی لەم بابەتەیە ئەگەر ئەوە بۆ ئیسرائیل ڕەوایە ئەی بۆچی بۆ نمونە بۆ سەدام ڕەوانە بێ کە کورچی میابارانکە مەبەستمەوەیە کە ئەم مەسائلانە لە ئاستێکی سیاسیە ارتباطیان بەیەکەوە هەیە وجودی ئیسرائیل لەم ناوچەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی فەرهەنگیەوە ناوچەی ئێمە بەرەو دواکەوتن و وەحشیگەری بردووە یاخود هەر لەو چوارچێوەیە هێشتوێتەوە جگەلەوەی کە لە ڕووی ئابووریشەوە ئاوای کردووە وە کۆتایی هاتن بەم دوومەڵە کۆتایی هاتن بەم کێشەیە دەواازەیە کاتەوە بەرەو ئەوەی کە بەرەو ئازادی زۆرتر و ڕفاهی زۆرتر و بەختەوەری زۆرتر بچین ئەم حەلبوونی ئەم کێشەیە بە بڕای من وە کۆتایی هاتن بەم بەرامبەرشیە کە ئێستا هەیە
جا بەشێک پێشینە پێیان وابێ کە تەرحی دوو دەوڵەت وەکو تۆ باسەکەی تەرحێکی ڕیفۆرمیستیە یا بێت دەوڵەتێک دروست بێ کە هەموو کەستایە ئین بێ بەرحاڵ لە بواری سیاستە سیاست و بە تایبەتی کە وەختێک گێتە سەر ارتیباتاتی نێو دەوڵەتی ئەوانەوە سیاستێک دروستە کە واقعی و قابلی جێبەجێبوونە نەک سیاستێک کە مەسەلەن دەرهاویشتی خەیاڵ و ئومێدی من و تۆ بێ ئومێدی من و تۆ ممکنە ئەوە بێ کاسان دەوڵەتەکان لەم ناوچەیان نەمێنن هەموو سنوورەکان بسڕێنەوە بەڵام وەختێک دیتە سەر واقعیاتی چی کامەیە کە قابلی جێبەجێبوونەوە ئەکرێ ئەنجام بدرێ ئەویان بەدەستەوە بکری. زۆر باشە هەوڵ شما من ئەگەر یەک هەر لەسەر مەوری قسانەی تۆ ینی درێژەی پێبین بڵین ئەوەی ئیسرائیل ینی بێجگە لەو ئەوەی کە دەوڵەتێکی قەومی دینی عسکەرتاری و لە هەما کاتە ینی پاشی بەمانایە لە ڕابطە بە فەڵەستینەکان و پاشیە ینی احتمال ناوداخلی خۆ لە ئازادی هەبێ بۆ هین بەڵام لە ڕابطە بە مەوزوعی فەڵەستینەکان و شۆڤینیستە ئۆنسوریە ئەپارتایتە ئەمانە هەمووی معتەرەفە دەولیە ینی پێویست ناکە ئێمە بڵێنەوە جاریکە ئێمە ئیسپاتیکەین مثبتە تاریخیەن. یەکێک لە مشکلەکانی ئیسرائیل یانی وەکو دەوڵەتێکی عسکەرتاری خاوەن قودرەیان تۆ تەسەوری کە لە منطقەی شەرقی ئەوسەتا وڵاتێکی دیار قومەلینەوەی هێونایڵە یەک کەسی کەش قومەلینەوەی هەبێت تۆ بیر لەمە بکەرەوە هاتۆ وڵاتێکە ینی هەموو جەنگێکە کردوێتی لەگەڵ لەگەڵ ینی بڵێن وڵاتانی عەرەبی دەوڵەتانی عەرەبیە جاری کە بۆ بە مەکسب بووی لە جۆلانەوە بیگرە لە بەسفەی غەربیەوە بیگرە لە غەزەوە بیگرە باشە و ئێستا حتا ئەگەر بۆی بلوێ و خۆتی ببوایە قودرەتی وایە حتا متەڕەدیدەوە چەند ڕۆژێکە تاخیری کردووە کە غەزە بگرێ نازانێت چەنە بۆی دەبرێ بێ بەڵام ئەگەر بۆی دەبر بێ یعنی فعلا قطعی غەزە هەمووی تەرحیلەکات باشە ئاوارەی دروزەکە و جاری کە ئەرزوو ئاوەگرێتەوە ینی سیاسەتی تەوەسعی ئیسرائیل بەشێکە لە کیانی اینجا طبعا ئێستا لەناو ئەم حکومەتەیە ینی بێجگە لە یەمینی متەطەڵب ینی دینی متەطەڵبیشتیایە هەر مۆزوع ناسیۆنالیستەکانە دینی متەطەڵب باشە ینی سیاستیان بەم شێوەیە ئەڕەوە حتا کە خۆش ینی زۆر جا نازم مەقالات هەیە یاخو بڵێن ڤیددیۆ هەیە کە چۆمسکی باسیەکە ینی بەشێ قادەی غەرب ینی بە فکری زایۆنستی ینی بخوان مەسیحین بەشێ لە قادەی غەرب عینەشت بەس بەم منهەجە دینی هاتوون حرەکەتەکەن دوو هاتووە قەزەیەکی دەوڵەتێکی دینی دروست کردووە لە منطقەیەکی پڕە لە دین لە مەسیحیەوە بیگرە لە ئیسلامەوە بیگرە هەر یەهودی هینیتیانە ینی هونود و بوزیەکانی تیانە باشە ینی تاریخ و تڕاستێکی هینی تیا هاتووە لەم منطقەیە ئەم کارە ینی بڵین دینی و قەومی و سیاسەتە تەوەسعیە با بەڕێوە بە هیچ شوێ ناگیرێ باشە تۆ ئەگەر ینی ناتوانی لە منطقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حرەکاتی تەحەڕوری بڵین وەتەنی بینی دوو قەوسە ینی ئەو کە ڕزگار بووە لە ئیستعمار ئەم وڵاتانە لە ساڵەکانی 60 بڵین نەجات بووانە اینجا بورجوازی محلی هاتووە حکمی کردووە قەومیەکان و ئەو هەموو کارەسات و مەساتیان خڵقان بۆ خەڵکی ئەم ناوچەیە بەڵام ینی حرەکەتی مقاومەت دژی وجودی ینی بڵێن دژی کۆلۆنیالیزم دژی زۆڵم و زۆری ئیمپریالیستی لە حربی حتا عێراقیشەوە بیگرە ئەم حرەکاتانە کە هەیە عامەی خەڵک ئێوێ ڕزگاری بێت یعنی ئێوە ژیانێکی خۆشگوزەران بێنێتە ئاراوە قەمع نەکرێت وەکو زمانی مەلەکی وەکو پێشووتر حتا دوایەوەی کە بڵین ئەمریکا عێراقی گرت ینی ئەم حرەکەتانە ئاتەنە گوێز ینی ئیستقلالێکرێ و شکڵێکی کە ینی فۆرمێکی کە وەرەگرێت ینی مقاومەی مەسەلەن جەماوەری خەڵکی فەڵەستین من قسەکەم ئەوەیە جەماوەری خەڵکی فەڵەستین خۆی مقاومەیەکی واقعیە فۆرمەکەی کابێ باهین و حزابی سیاسی تەداخلەکە شکڵێکی کە یاتی احتیوایەکە بەنسبەت وڵاتانی عەرەبی هەمان شت بەنسبەت کوردستان هەمان شت ینی لە هەموو شوێنەکانە جارێکی کە هەر مەطلبێکی ئیجتیماعی هەر حرەکەیەک و ئەترازاتێکی ئیجتیماعی بەرحەق کەیەتەوە سێرەکەی تاراتی برجوازی یان قەومیان ئیسلامیان دینیەکی کە یەنە جاریکە احتیوای ئەمە شکڵەکەی گۆڕێت احتیوایەکە و جاریکە ئەماکە بە سمبلی حرەکەتەکەی خۆی اینجا ینی ئێمە بەنسبە منطقەی شەرقی ئەوسەتەوە بەنسبە منطقەی شەرقی ئەوسەتەوە ئیسرائیل نەکرد مشکلەیەکی واقعیە لە منطقەکە و مەصدەری هەموو ئەم
ینی کۆنەپەرستیە بەڵکو بۆ بە زنجیرێ لە ملی جەماوەری کرێکار و زەخمەکێشی ئەم منطقەیە حتا لە کوردستانیشە بە ئەوە بڵێم حتا لە کوردستانیشە ئیسرائیل دەوری لەسەر کوردستانیشی ڕقمەوەی کە ئاڵێن ئەلاسا زەمان بۆ دیفاع لە کیانی کوردستانەکە و نازان پێوە بەڵام بەشێکە لە کۆنەپەرستیە کە لە منطقەکە هەیە یعنی ممکن نییە بتانی تۆ ینی ئەم سیاستە تەوەسعیە ئەم مؤسسە پاشیستیە کە لەسەر ئەم سیاستانە و ئەم استراتیژیەتە تەبەنی کراوە کۆتایی پێ نەهێنرێت و حتا ئەگەر نظامی دەولی کۆتایی پێ بێنە با پێی بێنێ کە تقریبا خیاڵە ینی تقریبا ئەوە 30 ساڵە خەریکی سوڵحی ئۆسلۆن نەگەیشتۆتەی شوێنە کێمە حتا خۆمان بە دەری تۆڵی واقعی باسیەکەین ئەڵێن بەڵکو بتوانن دەوڵەتی فەڵەستینی دروستکەن نایکە سیاست و استراتیژیەتەکەی ئەوە نییە سیاست استراتیژیەتەکەی ئەوەیە کە تەوەسعکە بەشێکە لە ئیمتیدادی غەرب بەشێکە لە سڕاعی جیۆپۆلیتیکسی عالەمی و حتا بێ هەچ قەزێ هەر شوێنە دیفاع لێ بکە هەر بەم منهەجەی کات علاقەی بە حڕێتی ئینسان و تەعەڕوری ئینسان و ڕزگاری بەشەرەکانەوە نییە ئەمە کێشەیەکی گەورەیە لە منطقە اینجا من قسەکەم چییە ینی ئێمە لە رابطە بە مۆزۆی ئەمریکا لە غەزە شاڕوویاوە ینی ئەم ئەحداسانە کاتۆتە پێشەوە بەحسەکەەوە ئێمە کولی ئەم شتە بێنینەنەوە اینجا بێنین تەقیمی سیاسەتەکە بکەین و آخر نقطە کامێ هەم باسیکەێ بتوانین بە تۆزە لەسەروەش بدوین ینی سە بەحسێگەیە کە علاساس ئەم اعتراضە ئیجتیماعانەی کە لە عالەمی عەرەبیە لە وڵاتانی عەرەبیە لە عێراق مەسەڵ سەدیەکان ملیۆنێک خەڵکیان هێناوە خەڵکی عادەتیش بێ ڕەنگە قسمێکی زۆری کاتۆتە سەر جادە بە دژی زوڵم و زۆری ئیسرائیلەکان و دەعمەن بۆ ئەم حرەکەی و بۆ حەماس و ئەمانە هاتۆتە سەر جادە باشە لە وڵاتانی کەی عاصمەکانی تری وڵاتانی عەرەبی لە زۆربیان عینە جەماوەری هاتۆتە پێ ئاراوە ئایا ئەم حرەکەتە فەرقی چییە یان ئەم حرەکەتە توانێت حرەکەیەکی سەوری بێ لەم وڵاتانە ئایا ئەتوانێت تەجدیدی شۆڕشی میسر و تونس بکاتەوە جارێکیکە ئایا ئەتوانێت تەجدیدی ڕاپەڕینی ئۆکتۆبەری 2019 عێراق بکاتەوە علاقەی بینی ئەم دوشتە چییە من حەزەکەم تۆزە لەسەر ئەوەش قسە بکەین ئەگەر بوان هەبێت زۆر باشە وەڵام بەرلەوە من حتممە نەچینە سەر ئەو نوکتەیە پرسیارێک لێرە کراوە بە جوابی بەمەوە دیارە پرسیارە ئاراستێ نایە ئەو کردەی حەماس کردەیەکی ئێرهابی بوویان مقاومەتی بە بڕای من حەماس بێ هەر جیهەتێکی تر بێ پەلاماری سوپای ئیسرائیل مقاومەتە لە فەڵەستینە و لە ئیسرائیلە پەلاماردانی سوپای ئیسرائیل مقاومەتە پەلاماردانی خەڵکی سیڤیل تاوانکاریە زۆر سادەیە باسەکەدا نەک هینیکەین باسەکە لەسەرەوە نیە ئایدۆلۆژیایەچێتەوە وەسفی نێگەکەی ممکنە ڕەوتێکی چەپی زۆر ئەو پەرگیریش هەبێتەوەوانە کاری تروریستی ئەنجام بە ناوی بنووی بڵێ ئەم کارە کارێکی تروریستە بەڵام پەلاماردان پەکەکە لە بەرحاڵ قەندیلەکان لە ئینەتر ناوێری ئەم شتانەش بڵێ لە فەیسبوک و لا حەزرەبی لەسەر فەیسبوک حەزرەبی باسەکە لەسەرەوەیە هینە لەسەر فەیسبوک حەزرەبی ینی دایەخن حسابەکە داخن ناویان بێنیت و باسەکەی ئەبێ وریابی بە وریاییەوە هینکەی بەرحاڵ قەندیلەکان لە ناو پایتەختی تورکیایە پەلاماریشان دا ئەوانە ئەوە کردەوەیەکی ئیرهابیە نا بە بڕای من نەخێ کردەوەی ئیرهابی نەبوو لە بەرامبەر دام و دەستگایەکی دەوڵەتیا کردێن کردەوەی هاوار کەسێک ئەمە بە ئیرهابەزانە هەرزوو ڕاستە ناڕاستە لە ڕووی سیاسیەوە چەندێک پێکاوێتی چەندێک لی پێکاوە ئەوەی خزمەت بە ئەژێدایەکەکەمە بخەینە لاوە بەڵام ئەمە ئاوایە نەخێوان نییە پەلاماردانی دام و دەستگایەکی داگیر کرد کە وڵاتێکی داگیر کردو دام و دەستگا سەربازەکانی لەلایەن خەڵکێک کە داگیر کراوە مقاومەتە چ گروپێک ئەنجامێدا شتێکی کێ ئازاردانی خەڵکی مەدەنی نەکتەنها کوشتنیشان بە بڕۆی من کردەوەیەکی محکومە و تیرۆرە زۆر زۆر سادەیە حاڵ بگەڕێمەوە سەر نوختەیە کە هاوڕێکی باسیکە هاوڕێ بەختیار عارف و پێما بنووسیوێتی ئەڵێ ئەو جۆرە کە ئێمە ئەو هەڵوێستە بگرین نەچین ئاوەکەین بە ئاشەکەی من شتێکم بیرکەوتەوە لە قسەکانەوە کاتی خۆی حیزبی شوعی عێراق لە هەموو مێژووی خۆیە کە ئینی کردوانە یەک فتری دیاریکراو لە بەرامبەر حرەکەی کوردیە ڕاوەستایەوە تێب حرەکەی کوردیە جێبی العەمیلە بەستی ئەوە بە چوارچێوە ئیمپریالیستیەکانەوە معسکەری اشتراکی و معسکەری غەربی ئەوانە
لە دوای ئەو جێبی عامیلەوە هەتا ئێستا حیزبی شوعی نەبەوە بە حیزبی شوعی، یعنی هەر ئەو کاتە کە ئەو شکستە شکا لە ناو کوردستانە ئەوانە نەیتوانیەوە سەر هەڵبات و نەیتوانێت سەر بەرزکاتەوە لەبەر واقعان لە بەرامبەر کولی ئەو جوڵانەوەیە مۆزەیەک و پۆزیشنێکی گر کە دیفاع بوو لە حکوومەتێک و دام و دەستگایەکی سەرکوتگەر کە لە عێراقا حکومێک کرد دیارە ئەو هەڵوێستا ئاواکە بەرحاڵ کۆمنتێکی تری دوور و درێژی هاوڕەیەک هاتووە کە من پێشنیارمەوەی هاوڕێیانی کە کۆمنتی درێژە نووسن ئەگەر بێن بەشدار بن باشتر چکە بەداخەوە بەشێک لە کۆمنتەکەیان هەر ئەسڕێتەوە نەگە بشمانێ بیخوێنینەوەوانە زۆر سوودی لێ نابین بەرحاڵ هەوڵی خۆمان بین زۆر گومان دەکەم کە شەڕی ئەم جارەی ئیسرائیل لە غەزا کە بە هێرشی تروریستی حەماس دەستپێکرد پیلان و دەسیسەی ئەمریکا ڕوویدا بێت لەم بارەیەوە چەند بەڵگەیەک هەیە تێوەگلانی ئەمریکا دەسەلمێنێ ئەمریکا تەواوی کۆنتترۆلی لە دەستدا بوو لە خۆرهڵاتی ناوەڕاست شکستی هێنابوو لە عێراق لە جەنگی سووریا یەمەندا بە پێچوانە و لە هەموو ئەو جنگاندا باڵەدەستی ئێران و رووسیا بەرجەستە بوون ئەمریکا تەنان لە هاوپەیمانی مێژووی هوکە ئیسرائیل تووشی بنبەست بوو بەنیامین نەتەنیاهو گوێ بەر حاڵەوە ئاوایەکەی تر کە کۆمنتەکە هەمووی دەرناکەوێت مێدەم وایە ئەو هاوڕیانەیە بە کۆمنتی کورد بینوسن یا خودەوەی کە داوا بکەن کە لیگران بۆ بنێرم بێن قسەی خوانکەنجەبارەوەیە کە باسەکەەوەی ئەمریکا هانی ئەمەی دابێتەوەمانە بە بڕای من مەسلەیەکی ئاوا زۆر ئەگەر چی خۆی لە هینا لە عیلمی جەریمە ئاڵێن بگەڕێ بە دوای سوودمەندا کێ سوودمەندی تاوانێکی دیاریکراوە ڕەنگەوە بێ خەڵکێک پێیان وایە کە ئەمریکا سوودی لەمە بینیەوە بەڵام ئێمە جارێ هێشتا لە بیدایەتی ئەم هینایان ئەم جەولەیان با شەڕەکە تەواو بێ بە ئەنجامەکانی ببین بزانین چێ سوودی بینیەوە ئەو دەم معلومە بێمە پیلانی چیە بووە بە بڕای من بن بە دوورێ بین پیلانی ئەمریکا بوو بێ با باریجێ هێنابێت و بە حاملێ تائیراتی هێنابێت بۆ مەنتیقەکە و دووبارە میلیتاریزمی خۆی نیشاندات و ئەمانە چی ئەڵێ ئەمە دواپەردەکانی بوونی ئەمریکانە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە کەس نازانێت چۆن چۆنیە بەرحاڵە بێ کۆتایی ئەم بەرامبەر چیە ببینە و دەم حکم بینەوە نەوە نەزەری منە منیش لەسەر تەسەوڕ ناکەم منیش تەسەوڕ ناکەم ئەمریکا ینی بەهینی ئەمریکا کرابێت ینی چکار لۆجیکی و وەزعەکە وازەحە ینی زیاتر ئەم تەرەفەی ئەم بنەوەی کە ئەو نۆرمەلایزیشنە تێک بە پێویستی بەمە بووە ینی معقول نییە ئەمریکا خەریکی سروشتیکردنەوەی پەیوەندی بێت لە هەما کاتە بێم کارە بکە کە تەواوی ئینەکەی گۆڕی هەر لەبەرەوە ئەم مەسەلەیە زیاتر لە پەیوەندی بە ئێرانەوەی کە علاقەی بە وڵاتانی دەرەوە بێت پەیوەندی بە ئێران و بەم کەمپەوە حتا بە سینوانەشەوە نییە ینی سینیش خۆی بەیانەکەی کە دەری کردووە زۆر عینەنینەوەی ئۆکرانیا وایە حەقی بە سەریش لایەکەوە نییە و محایدە بە معنای ئێستاکە ئەمڕۆ تەسریحەکەم بینی لە بەرامبەر پەلاماری غەزەیە و ئەوانە تەحزیرێکی تیابوو لەلایەن سینەوە کە ئەبێ ئاگادار بن تاوانی جەنگی ئەنجام نەدەن و ئەمانە لە بەرامبەر ئیسرائیلە من پێم وابوو شتێکی جۆرێک تەفەولێکی نەوعیە لە مووقفی سینە ینی ڕاستەخۆ لە بەرامبەر ئیسرائیل مەوزع بگرێت و بڵێ و کارەمەکە و دووبارەش ئەوە شتێکی سەرنجڕاکێشیش بوو کە وەزیر خارجی ئەمریکا لە ڕیاضەوە تەلەفۆنی بۆ هین کردووە بۆ چین کردووە داوای لێ کردوون کە هەوڵ بن نفوزی خۆیان بەکاربێنن کە ئەم کێشەی کە لە ئیسرائیل لە فەڵەستینا هەیە ئەوانە تەشەنە نەکا بە جۆرە لە جۆرەکان ئاعترافکردن بەوەی کەوا چین ئەتوانێت یارمەتیان باکە ئەمە تەشەنەکە من وازانم بۆ خۆی تەفەولێکی گەورەیە بە جۆرێک لە جۆرەکانی ئاعترافکردنە بەوەی کەوا چینتر لەم ناوچەیان نفوزی هەیە دیارەمە سەرەتاکەیەتی و پێم وایە سەردانی چینیش بەڕێوەیە کە بڕۆن لەگەڵیان دابنیشن و لەسەر ئەم مۆزوعانە بەحسیان لەگەڵا بکەم مەسەلەکە ژەوەیە کە چین کاریگەری لەسەر ئێران هەیە و توانێت جڵەوی ئێران بگرێت دەرحاڵ مەسائلەکان لە بیدایەتی خۆیەتی ئەمەی کە باسەکەن ئەڵێن ئەم شەڕی لە ئیسرائیل و لە فەڵەستینە لاپەڕەیەکی ترە لە هەڵت بێتەوە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە من بە مۆبالەغەی نازانم لە ڕووی ئەو تەوازناتانەوە کە هەیە ئەوانە کاریگەری زۆر گەورەی دانێ لەسەر ئەو تەوازناتانی کە لە ناوچەکەیە هەیە ئایا بەرەو پۆزتیڤ بەرەو ئیجابیە چێ بە بڕای من وانە دەوری خەڵک غایب بێت و خەڵک لەم نێوەیە دەرنەکەوێت ناتوانێت ئەو دەورە ببینێ بینە سەر و خاڵی تۆ بەڵام بەر لەوە من یەک کۆمنتی شکۆلەی هاوڕێشوان عەزیز هەیە نووسیوێتی تەواو هاوڕام لەگەڵ هاوڕێشەماڵ کە حەماس پرۆژەی ئیسرائیل خۆیەتی جا من دەڵێم ئەگەر ڕاستەخۆ پرۆژەی ئەویش نەبێ ئەوە بەڵگە هەیە کە ئیسرائیل هاوکاری حەماسی زیاتر کردووە لە فەتح ئەوە دیارە ئەوە ئاشکرایە تا ئێستا نەیانتوانی سکرتێری هەتا ئێستا نەیانتوانی سکرتێری بڵێن تازەی
هین کوژن حماس کوژن بەڵام یاسر عرفاتیان کوشت حاڵ یاسر عرفاتێکی ویست لەگەڵیان ڕێکە یاسر عرفاتێکی ویست تەرحی دوو دەوڵەتیان لەگەڵا بەرێتە پێشەوە یاسر عرفاتێکە دەستی خستە ناو دەستیانەوە بۆ یەکەم جار لە مێژووی فەڵەستیناوانە ئەویان کوش بەڵام ئەمان تاکو ئەم ئاخیرانش هەتەنانە نەتانیاهوش دیفاعی لێکردن و پاساوی بۆ دانان بۆ حەماس بەرحاڵ بینە سەر ئەو خاڵی کە ویستت باسی کەی مۆ سەبارەت بەوەی کە ئایا ئەمانە و کاریگەری هەیە کە بۆ نمونە ئەو ڕووداوانی کە لە چلەکان ڕوویداوانە پێم وابێ ئەو شکستانی کە تەنانەت وڵاتە عەرەبیەکانش لە 48 لە بەرامبەر ئیسرائیلاوە ئەو حرەکەی کە دەرکەوت لەو ئاستەیە زۆر کەس هەموو ئەو سلسلە شۆش و ئاڵوگۆڕانە کە ئاڵوگۆڕ یاخود ئینقلابات یا کودەتایە ئاڵوگۆڕی سیاسی کە لەم ناوچەیان ڕوویدا ئەیان بەستەوە بەو ڕووداوەی 48ەوە کە هاتنە مەیدانی خەڵک وە تووڕەیی خەڵک لە بەرامبەر ئەم دۆخەیە کە دروست بووە و ئەو خۆپشاندانانی کە دروست بوو بۆ دیفاعکردن لە خەڵکی فەڵەستینوانە کاریگەری بووە کە خەڵک لە بەرامبەر حاکمەکانی خۆشیانە دووبارە بێنە مەیدان تۆ کەمێک ویستت باسی ئەو نقطەیەکی وازانم سەبارەت بۆی کە ئەمە ڕاستەیە ڕاستی بڵێ ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە وەکو سیاسەتی پراتیکی ینی بڵین چی بکەین لە بەرامبەر ئۆزاعە مەسەن وەکو باسم کرد ینی بەشێک لە بۆنێ ئەم حرەکەتە عەسکەری و ئەم جەوەی کە دروست بۆ ئەم جەرائیمانەی کە ینی ئیسرائیلێکا بە تایبەتی ینی لە هەمان کاتە ینی چەپی ناو وڵاتانی عالەمی عەرەبی بەجارێک ئەوە بە لێشاو لایەوە بەناو هینە بەلای ئەم خەتە یەمینیە ئیسلامیە ینی بەمانەیە حتا لە قۆمێکەش زیاتر واوەتر باشە ینی زیاتر ڕۆچووە ئەمە لایەنێکێتی کە ڕووی یاوەکو ینی تاراتی فعالی سیاسی بەناو چەپ ینی بڵێ بەناو ینی کە ناوی خۆی ناوە ئێسا یا مارکسی بارخە لایەنێکی کەی ئەوەیە کە جەماوەرێکی زۆری بەرینی خەڵک لە وڵاتانی عالەمی عەرەبیە حتا گە نەشات بێ بۆ ساحە بەڵام تەعاتوبێکی لەگەڵ ئەم قەزیە ینی ئستقطاب بووە مجتەمەعاتەکان ئستقطاب بوون جارێکی کە بە دەوری قەزەی ئەوەی کە بە ڕووی زوڵم لەسەر فەڵەستینیەکان و بە دژی ئیسرائیل و بە دژی غەرب و بە دژی ئەم تاراتانەی کە پرۆغەربین ئەمانە بۆسێتەوە ئیتر لای مهم نییە ئەمە بەلایەکی کا بڕوە بەلای سینا بڕوە بەلای رووسیا بڕوە تەمە خۆ داگاداری لە مەسلەی رووسایە ئۆکرانیای داگیرکردنی حربی ئۆکرانیا ینی بەجارێ یەساری عەرەبی جارێک کە یەساری عەرەبی ناسیۆنالیست ینی بڵین ڕێگەیەکی ناسیۆنالیستی هەیە بەجارێت کەوتە دامی رووسیا هەر بەبێ هیچی نێت هیچ سنووری باشە و جارێکی کە ینی ئەم ینی شتێک ینی شتێکی تازە هاتوۆتە ئاراوە لە عالەمی عەرەبیە لە وڵاتانی عەرەبیە لە مەنتیقەی شەرقی ئەوسەطاکە ئەم حرەکەتە جارێکە دەستی پێکردو بەڵام دووسێ فاکتەیە بین ساوەری لە بەنەزەریەکە یەکەم ینی تەجروبەی هەمان جەماوەری کرێکار و زەحمەکێشی ئەم وڵاتانە لەگەڵ تاراتی ینی ڕەوتە قەومیەکان و ڕەوتە ئیسلامیەکان لەم ناوچیانە ینی پەیوەندی ستەم و ستەمکارە ینی مەزلوم و زاڵم ینی ئەمە تاریخێکی دایان ساڵەی ڕاگوزەراندووە ینی فەسڵێکی تاریخی بووە لە بینی جەماوەری خەڵکی زەحمەتکێش لەم وڵاتانەیە وەکلەکان و ژنان و ئازادی خوازان لەم وڵاتانە لەگەڵ حرەکاتی قەومی کە بوون بە دەوڵەت و حرەکاتی ئیسلامی کە لە قسمێکیانە خاوەنی دەسەڵات بوون یان توانیویانە دەور و کارگەریان هەبێت لەسەر سیاست و لە بەشێکشن لە موسسەی حاکم ینی لە ئیسلامی ینی ئیسلام بەشێکە لە حاکمیت لە عالەمی عەرەبیە هیچ وڵاتە خۆ ئەلمانی نییە بە مانای کلمە هیچ وڵاتی خۆ بە مانای کلمە ئیشتراکی نییە بە هەر حاڵ ینی ئەم تەجروبەی گوزەراندووە لە هەمان کاتە ئێستا ئەم وەزە هاتووەتە دەرەوە ئەم جەماوەرە ینی إلى حد ما توانین بڵین استقطاب بۆ مدافعا لە مەوزوعی حەقی فەڵەستین و لە بەدژی ئیسرائیل و ئەمانە اینجا ئەمە ینی ئەو پرسیارە کە بازەکرێ ئایا ئەمە ئەم حرەکەتە ئەتوانێت حرەکەتێک بێ بزوتنەوەیەک بێ وەکو بزوتنەوەی ئینتیفاضەی ئۆکتۆبەر یان شۆڕشی میسر و تونس کە حرەکەی بۆ هەموو مارکسیستەکان دیفاعیان لێ کردووە لە بەرەو پێشبوونیان نەبوون ئەو علاقەی بینی ئەم دوو شتە چۆنە ئەم دوو حرەکەیە چۆنە من ئەمڕۆ لە ینی چاوپێکەوتنان لەگەڵ هاوڕە عەباس بە زمانی عەرەبی ئەو باسە کرایەوە کە ئێمە ینی
خۆی ینی ئەو عهدە بەسەر چووە تازە مەوزوعی فەڵەستین بتوانێت قەزیە ینی شۆڕش پێکات شۆڕش کە ینی وەکو چۆن بڵێ بدایەتی شۆڕش بە لە عالمی عەرەبیە عادێکی تاریخی بووە ڕۆژ چکە جارێکی کە ئەو شتە ڕوویاوە قۆتەکانی ناسیۆنالیزم و ئیسلامیزم هاتووە حکمی گرتووە تەجروبە ینی تێپەڕێنراوە بەڵام لە هەمان کاتەکەی سامان بێت تۆ سێرەکەی نییە ئەو زیندوتەی نییە ئەو مەرحەلە تاریخیە نییە لە ینی بێتە هۆی وروژاندنی شۆڕش لەم وڵاتانەیە ئەمە لە لایەکی کەوە نوعێک لە دەمجێکی دایلەکتیکی ینی عضوی هەیە لە بینی ئەوەی کە جەماوەری خەڵکی زەحمەکێش لەم وڵاتانە کە هاتۆ ڕاپەڕیوە هەم شۆڕشی میسر و تونس هەم ئینتیفاضەی ئۆکتۆبەر لە عێراق و ئینتیفاضەی ئێران ئەمانە هەمووی ئەم ئینتیفاضاتانە هەمووی هینی جەماوەری و شعبی و بەرحەق و ینی ئازادی خوازانەیە و خۆی ماوە دەجێ خۆیایەتی کام قەزەی فەڵەستینیەتە ناو مەوزوعەکەەوە ئەتوانێت دەمجێ دروستکات ئەتوانێت دەمجێ دروستکە لە بینی هەردووکیانە بە ئیتیجایە کە نەک بڕوا جارێکی احتیوا بێتەوە بە شکلی فۆرمی ئیسلامیزم و ینی ناسیۆنالیستیە بەڵکو بە فۆرمی ئەم حرەکەتەی تریانە اینجا ئەمە مهمەیەکی زۆر زۆر گەورەیە لە بەردەم ئێمەیە وەکو کۆمۆنیستەکان و مارکسیستەکان چۆن تەعاملکەین لەگەڵ ئەم وەزە تازەیە چۆن قسە بکەین اینجا من یەکێک لەوانەی کە لە بدایەتی شۆ باسەکان وەنیە کە جەدەل بکەین لە سەر مەسەلەی ئەوەی کە حەماس ئەوەی کردویان نەیکردووە یانی ئەمە مقاومەیە لە هینی ئیسرائیلیان یان نییە باسەکە واوەترە باسەکە ئەم مەسەلە استراتیجیەیە کە ئەمڕۆ عالمی عەرەبی وڵاتانی عەرەبی و لەگەڵ ئەم حەدەسە عەسکەریە یعنی چەنە بۆ نظامی دەولی شتێکی دروست کردووە ئەو نەش بۆ ینی بزوتنەوەی جەماوەری و حتا حرەکەی مارکسیستی لەم وڵاتانە مەسائلی تازەی هێناوەتە پێشەوە اینجا ینی بەرخورد بەم مەسائلە تازیانە و بە شکلێکی مارکستی و سیاسەتی مارکسیستی ئێستاجکردن لە بەرامبەریە بەڕای من کۆمۆنیزم خەتۆیە باتە پێشەوە توانین دەورێکی کاریگەرمان هەبێت لەسەری و بێ نەوەسین قسە بکەین سەراحەت قسە بکەین ینی مەسەن بۆ نمونە من ڕەخنم لە SW نەگرتووە نایم هینیکەم بەڵام تیاری وەکو ئشتراکی سەوری لە میسر یعنی بە کل مانای کەلیمە بەجارێ هەموو مارکسیزم و هین وەلا ئەنێت تۆچێتە سەر مەوزوعی مقاومەی فەڵەستینی و جارێکی کە نیە تەقزیە ئەم حرەکەتە کاتۆ ناڵێ ئەم شتە ئەم داینەمیکە ئەم تەفاعلە عضویە کە ئەتوانێت دروست بێت لە بینی حرەکەی تەحەڕوری و لە بینی مەوزوعی لابردنی زوڵم لەسەر فەڵەستینیەکان بە شێوەیەکی پرۆگرێسیف و بە شێوەیەکی ئازادی خوازانە و پێشکەوتن خازانە بڵاتە پێشەوە مارکسیزم بتوانێت دەوری بینێتیایە مارکسی ئەسلی ئەمەیە زۆر دروستە و قسەی بە بڕایان وایە ئەم قسەیە ئەم مەوزعە ئەمەی کە ئێمەش باسێکن بڵێن چوارچوە تەحلیلەکان و ئەوانەمان سەرنجام ئەچێتە سەر ئەم مەسەلەیەش بۆ ئەوەی کەسانێک لە دنیای بڵێن عەرەبا جوبیستی ئەم قسانە بن و ئەم مەوزعانێک کە ئێمە دەرێبڕین وەکو مەوزعی داکۆچی کاری لە ئیسرائیل نەیبینن ئەبێ مەوزع لەسەر مەوزوعی خودی فەڵەستین زۆر وازح و ڕۆشن بێ ئەو قسانێک کە تۆ باسێکی ئەو ئینتیقادانەی کە ئەبێ لە بڕاستی یەساری هینە قەومیە یەساری ناسیۆنالیستە بڵێن یاخود ناسیۆنالیزمی چەپە کە لە دنیای عەرەبا پشتی بە مەسەلەی دەرکەوتنەوەی ئەم حرەکانە بەستووە لە فەڵەستینەوە ئەوانە خودی SWP یاخود فەرعە میسرەکەی ئەمانە بەشێکن لە ناسیۆنالیزمی عەرەبی دنیای عەرەب بەشێک نین لە جوڵانەوەی سۆشیالیستی ئەم هینەوە هەتا فێربوونیان ئەم داینەمیزمێک کە هێنایانە دەرکەوتنی ئیشتراکی سەوریەکان ئەساسەن لە میسرا پەیوەندی هەبوو بە شەڕی عێراقەوەوانەوە لە کاتی شەڕی عێراق و چەند جار لە ئەو مواجهاتانەی لە فەڵەستینە ڕوویا دەرکەوتن و سەرنجام توانیان وەکو ناوەندێکی دیاریکرا خۆیان بەڕستنی بناسێن لە میسرا یان ئەوان ارتیباتێکی ئینیان هەیە بەمانەوە بەڵام ئینتیقادگرتن لەم جوڵانەوانە بەبێ مەوزعێکی ڕۆشن لەسەر خودی قەزیەکە جۆبیستی پێیان نابێت چونکە سەرنجام باسی مەوزوعی فەڵەستین بۆ کەسێکی عەرەب زمان لە میسر یاخود لە مەغریبی عەرەبی یاخود لە عێراق یاخود لە سووریا و لە لوبنان و ئەمانە ڕووداوێکی دەرەوەی وڵات نییە ڕووداوێکی ناوەوەی وڵاتەکەیت ینی بەشێکە لە نزیکەوە مەسی ئەکا ینی هەموو ئەو سیاسەتانەی کە بەسەریا داسە پێن بە بیانووی المواجهة المەصیریە یاخود ئەو هینە ڕوبەڕووبڕوو چارە نووسازە لەگەڵ
کیانی مەسەلەن زایۆنیستی و ئەوانەیە ئاوا تەبیرەکە لەلایەن دەوڵەتە عەرەبیەکانە، ینی ئەم مەوزوعە نابێتە مەوزوعێکی دەرەکی و بەم معنایە مەوزعی ڕۆشن و دروست و شۆڕش گێڕانە و واقعیانە و لە پەنا خەڵکی فەڵەستینە ئەتوانێت کۆمەک بکات بۆ کەوا ڕەخنەکانت جێگەی خۆی بگرێت لە لای ئەم ڕەوتەیە و لە لای ئەم جەماوەرەکە لە هەمان کاتە لە هەژاری و نەداری و بێمافی و ستەم و چوزانم ستەمی جنسی و ستەمی جۆر بە جۆری فەردی کە لە سەریانەوە کۆنەپەرستی ئیسلامی لە هەموو ئەمانە بەجان هاتووە لە هەمان کاتە لە بەرامبەر کێشەی فەڵەستینیشە خۆی بە بەشدار ئەزانێت خۆی بە بەشێک ئەزانێت لە چەساوەکان و ستەم لێکراوەکانی ئەم معادلەیە. بەرحاڵ هاوڕێنێکی تر هاوڕێ نەبەس خالید کۆمنتێکی نووسیەوە ئەڵێ پێم وایە کاتێکی زۆر باشە کە چەپی جیهانی ناو میحۆری مقاومە ڕەخنە بکرێت لە زۆر لایەنەوە ئەو ڕەخنەیە لۆژیکی و سیاسیە کۆمونیستەکان باشتر دەناسێنێ. بەرحاڵ مەبەستی ئەوەیە کە میحۆری مقاومەت کە ئیتر ئەمەیە کە ئێرانیش بەشێکە لیوانە مقاومەتی بڵین ئیمپریالیزمەوەمانە کە ئەم جوڵانەوە جۆر بە جۆرانەی تایە منیش پێم وابێ و سەرنجە دروستە. قسەیەکی وەزیری دەرەوەی ئێران بڵێ ئەتەوێ قسەت هەیە لەسەری بە ئەو بخێنەرەوە لەدا ئەمێ قسە بکەم. ئەمە باشە. وەزیری دەرەوەی ئێران گوتی ئەگەر بێت و ئیسرائیل بچێتە ناو غەزەوە ئەوە ناتوانێت گەرانتیەوە بدرێت کە بارودۆخەکە لە دەست دەرناچێت. ئێوە ئەوە چۆن لێگەدەنەوە ئێران دێتە ناو شەڕەکەەوە ڕاستەوخۆ سوپاس من پێم وانێ ڕاستەوخۆ ئێران مغامەری وابکە بێتە ناو شەڕەکەەوە هەر ئێستا خەریکە ئەوێ لەگەڵ غەربا دۆخی چاکاتەوەوانە و بۆ هەموو مساعد و بۆ ڕابیتانێکە لەگەڵ چینی شاهەتی خۆ ناتوانێت کێشەکانی خۆی وەڵام باتەوە بێ لەگەڵ غەربا چارەسەریکە لە هەوڵی جددی ئەوەیەوە ئەگەر بشێوێت بێت لەناو ئەم کێشەی فەڵەستینە بەشێکی ببێتوانە من پێم وابێ بە جۆرێک بەکاری دێنێ بۆ مساومەکردن و ئەوانە ئەوەشی کە ئێران مەبەسێتی من زۆرتر پێم وابێ جوڵاندنی حیزبوڵایە گەر ناخۆی لە ئێرانەوە ناتوانێت ئەو کاریگەریە جددی هەبێت لەسەر ڕووداوەکان و بە ئیسرائیلیش لە فرسەتێکی واگەڕێکە ئێران پێرشی بخاتە سەرەوەوانەوە ڕای من زۆر دەمێکە لە فرسەتی واگەڕێ بەکارێنەوەی قۆزێتەوە بەڵێ فەرموو من تعلیقی لەسەر ئەوە بام ینی خۆی ئیسرائیل لە یەکەم ڕۆژ ئەعلانی کاوتی ئێمە لە حربین ئەمە لەمە کەی ئەبرێتەوە نازانانی کە وڵاتێک ئەعلانی کەوتی ئێمە لە حربین هەموو شتەکانە گۆڕێتەوەن حکومەتی حربیان دروست کردوانەوە ینی سەداداتی حربیوانە بڕێ خۆی بەڵام خۆی مەفهومێکی خەتەرە ینی کەڵێ من لە حربە لە ئەستا حربان بۆی هەیە هەموو شتێ بکە بۆیە ئەرز داگیرکە بۆیە ینی چی بۆ بکرێ بیکات وەرحاصل بەڵام خۆی وەزعی مەڵتێقەکە وەزعی ناوچەکە ینی وەزعی جیهانیش تەبەن تۆ ئەوە لەبی نەچێت هێشتا جەنگی ئۆکرانیا بەردەوامە ئەویش نوعی لە بنبەست و هینێکە ینی وەسانێکە بە معنای عقدەیەکی گەورەیە عالەمیین و کاریگەریە ینی کە حاڵەت لە حاڵەتی حربا بێ نابێت قەت تەمینبی لەوەی کە هەموو شتێ هادی ئەڕوا نازانی ینی تەوەقع بۆ ناکرێت حاڵەتی حرب کە ئیسا وایە ینی هەرچەنەوەی وڵاتەکان نەچوونەتە حربەوە بەڵام یەکێک علقە لەم منطقەیە ئەلانی حربی کردووە لە حاڵەتی حربایە ئەمە یەک ئەمریکا قواتی هێناوە و هەمووشی تەمەن حساباتی خۆیەکە و حەزری خۆیەکە وەزانێ حاڵەتی حربی فەرقەکە لەگەڵ حاڵەتێکە کە نوعی لە سلم بێ و ینی هادی پێ وەزەکە ینی تەوقعات هەیە کە ئەمە ینی هەموو احتمالێ واردە بە معنایە بەڵام لە هەمان کاتیشە هینەکە ڕۆشنە ینی لەو حی وەزەکە ڕۆشنە زیاتر ئەوەیە کە ینی ئیسرائیل شکستێکی خواردووە و هەرچۆنێ بێوە ئەوێ ئەم هەیبەتە بەنەوەی بگەڕێنێتەوە و ئەوێ حتا بە مانایەکیش کۆتایی بێنە بەمەی ینی حەماس و ئەم جرایمانشی کردووە ینی و ئیسمالیژە بێت لەسەری بەڵام ئەمە لە نقطەیەکە مەسەن احتیمالە بگۆڕێ ئەم عادلاتانە بگۆڕێت و ئەوانە ینی ناتوانانی تهدیدیکەی ئەمە تقریبا لەو حەکەیە بەڵام ئەوی ئێران بە مباشر مداخلەکە من تەسەورەکەم ئەوە قورسە ئێستا و ناشیکەن چکەواندا علاقاتە حتا و تەسلیحاتانەی ئەمریکا خۆی بەمانایە ئەوەیە حتا ئەگەر مطمئنیش بن کە ئێران دەوری هەبووە لە مەوزوعی ئەم حملە عسکەری حەماسە نایڵێ ئەڵێ نەیکردو ئەڵێ دەلائیلمان لەلانیە بۆ ئەوەی
ئەو هینە بهێڵێتەوە ئەو مەجالە بهێڵێتەوە کە سەوان لە سڵح مۆزۆیەوەی کە ینی خاستم بۆ بایدنیش پێویستی بەوەیە هینەکە تەتەوەەکانی ئەم سیاسەتە مەوجودە بەڵام ئاخر قسەمیانەوەیە ینی کە لە وەسعێکی ئاوا هەموو شتێ متەوەقعکە لە پڕ لە شوێنێکەوە شتێک دەرچیان دائیرەکەی فراوانتر بێت ئەمە ئەوە اینجا من بگەڕێمەوە بۆ ینی ئەو مەسەلەی کە باسمان کە بڵین ینی قسەمان لەسەری کردووانە من تەسەورەکەم لە پەیوەند بە ئێرانیشەوە ینی بەنسبە کۆمەلیستەکان لە ئێرانە ینی مەسلەی فەڵەستین چۆن تەعاملەکەی لەگەڵیان چنەوە ئەنەزەرێکی مارکسیستی ئەدەی ینی بەشێکە لە خەباتی کۆمەلیستەکان کە چۆن بتوانن ئەم مەسلەیە لە دەست ڕژەم بێنە دەرێ ینی بەمانایە ینی چکە جەماوەری ئەو ینی باسی کرد تۆش پێشووتر و منیش زۆر قەناعەتم وایە ینی ئێران ینی نەک مەسلەی فەڵەستین ئەوەی کە ئەوێ ئیسرائیل لە ناوبایە بڵێن ئەوێ استراتیژەتی بێتە پێشەوە هەر لە دروستبوونیەوە ئەم سیستمە ئەم نظامە وا دروست بۆ کە ئەمەی هەبێ جا ینی ئیسرائیلی کردن بۆ چۆن ئەمریکای ئیسرائیلی دروستکە کێشەی فەڵەستینێک نەبێ ینی ئێران دروستی کرد اینجا تۆ چۆن ئەمە لەژێت قاچیان هێنیتە دەرێ بە تایبەتی کە ئێستا لە عالەمی ینی وڵاتانی عەرەبیە ئەم حرەکەتەی ئەترازی هەیە بە دژی ئیسرائیل و نەوعێک ینی ئەم شتێک کە باسمان کرد لە ئێرانە ئینعکاسی ئەمە چۆنە ئەمە تقریبا لە ئیتاری هینە ئابرێتە ڕژێمە بەڵام چەند بتوانانی ئەمە لە دەستی ڕژێم بێنیتە دەرێ ینی ئەمە ینی حرەکاتی ئیجتماعی مووقفێکی سلبی نەبێ بەرامبەر مەوزوعی مقاومەی فەڵەستینی اینجا یەکێک لە منهەجەکان ئەوەی کەی بینێ لە تەعاملەکە لەگەڵ مەوزوعەکە من بەڕێی من تەسەوەرەکەم باش نای پێکێت ئەوەیە کە ینی ئەم مەسلەیە ینی ناتوانێت استراتیژەتێکی لەسەر تەبەنیکە بۆ داخلی ئێران ئەوە بەڕێی من ضرور ینی بەحث کرێت ینی کە تۆ چۆن نتوانی ئەم مەسلەیە کە ئێستا ئەم اعتراضە ئیجتماعی جەماوەری دروست بۆ لە مەنطقەکە لە ئێران انعکاسی ئەمە چۆنە مەسەن حتا لە کوردستانی خۆشمانە انعکاسی ئەمە چۆنە ئێستا ئیسلامیەکان ینی ملاحەزەکان ئیسلامیەکان قەزەی فەڵەستین هاتووە دەهۆڵی بۆ کوتێ و چۆت بۆ هینی حەماس و منهەجی ئیسلامی خۆی گەشە پێیا و قسەی لەسەرەکە باشە ناسیۆنالیستەکان کێن موقیبە نوێنێن جارێکە موقفی مزادە ئەکەوێتە عکسی ئەم قەزیەوە و جارێکە عینە شتنی ئەو بەخوا دەگاتەوە بەڵام ئێمە وەکو مارکسیستەکان لە کوردستانە سیاسەتێکی عملیمان هەیە بەڕووی ئەم قەزیە و چۆن قساکەن ئەم بەحسانی کە ئێستا ئەکرێت ینی بەشێکە لە مۆزوعی ڕوونکردنەوەی مەسلەی ئیسرائیل و زوڵمێکی ئیسرائیل لە بەرامبەر فەڵەستینەکانێکە و قەزیم نزاری جەماوەری ئازادی خوازی فەڵەستینی بۆ ڕزگاربوون لە قەزی زوڵم و زۆر ئیسرائیل ئەمە بەشێکە لەم هینە لەم کەمپێنە لە بەرامبەر کە لە کوردستانی شانعیانی بێ مارکسیستەکان قسەکەم ئەوەیە مارکسیانە بێ قسەیەکی ڕۆشنی مارکسیستیان هەبێت لە بەرامبەر ئەم مەسەلەوە نیسە ئێمە مەقۆل بین ئیسلامی قساکە بەس مارکسی زۆر قسەی نییە لەسەر قەزەی فەڵەستین بۆ ساحەکەی بۆ چۆڵەکەی بۆ ئەوە بێ ئیستیقلالی ئەم مەسەلەیەکە یان حتا ناسیۆنالیستە کوردەکان بۆچی ینی بێن ئەینە شت نییە بە نوعی لاموبالات تۆمە فەڵەستین ئەوەیە و ئەوەی و ینی هەرچی تەشویاتی دنیاە دروستیەکەن جارێکە ڕێگەی هینی قومی و ینیوە نیە نعراتی قومیە نعرە مەقسەم چۆنە لێرەش ئێمە شعورەکەی بەردەم لە بەردەم مهماتی زۆر گەورەیە وایە دێمە لەم بابەتەوە لە بابەت مۆزۆی فەڵەستین و یا لە بابەت دەستەمانی کە ئەکرێ ینی بۆ کۆمونیستەکان ئەم مۆزوعانە مەواضعی قیەمی ئەنی باسەکە لەسەرەوە نییە مەسەلەن ڕەبح و خەسارە چەندێکە و باسێکی تاکتیکی بێ بۆ ئێمە چەندێک ئێمە دیفاعی لێ بکەین زەرەرەکەین چەندێک دیفاعی لێ بکەین قازانجەکەی بەش بە حاڵی خۆم لە ڕۆژانەی ڕابردووە ئەم مەوازعانی کە دەرم بڕیەوەوانە بوو بەتە جێگەی ڕەخنە و ئینتیقادی زۆرێک لەوانی کە لە فەیسبووکە هاوڕێ من بەڵام من بایی تەڵەپوشێک و زگەرەیە کە زگەرە کێشێکی کێشە فڕێدا بای ئەو باەخی بۆ دانانم لەبەرەوەی مەسەلەکە بەنسبەت نۆ قیەمیە چۆنی داکۆچیکردن لە خەڵکی کوردستانی تورکیا لە بەرامبەر ئەردۆغانە لە ڕۆژئاوا لە خەڵکی کوردستانی سووریا لە بەرامبەر داعشا و لە بەرامبەر تورکایە چۆنی داکۆچیکردن لە شۆرشی ئێران لە بەرامبەر جمهوری ئیسلامیە ئەمانە بۆ من مەسائلی قیەمین سەرباری ئەوەی کە ممکنە لەسەر شیعاری ژنجیان ئازادی ملاحەزەم هەبێت لەسەر شیعاری
فلان ملاحظەم هەبێ لەسەر حیزبی فلان ملاحظەم بەڵام خودی داکۆچیکردن لەم قەزیە بۆ من بۆ کۆمونیستێک من وەکو کۆمونیستێک باسی خۆمەکەم مەسلەیەکە بۆ من ئەولەوێتی بۆەوە یەکێک بۆ لە شتە پرینسیپیەکان مۆزوعی داکۆچیکردنیش لە خەڵکی فەڵەستین و لە کەنار وەستانی خەڵکی فەڵەستین لە بەرامبەر ستەمی ئیسرائیلە مەسلەیەکی قیەمیە مەسلەیەکی پرینسیپیە هیچ ڕەبتی بە حساب و خەساراتی سیاسیەوە لێ بەڵام ئەو تەسویری کە تۆژێدی تەواو دروستە ینی ئیسلامی سیاسی لە کوردستانە ینی لە تەواوی ئەم ڕابردووی ئێمەیە نەگەل لە تەواوی ئەم ڕاب لە 1400 ساڵ لەمەوە پێشەوە ئیسلام و ئیسلامیەکان لە بەرامبەر یەک دانەستەما لەسەر خەڵک لەبەرسەر ئینسان لەسەر ژن لەسەر مناڵ لەسەر ئەقلیات کە کرابێتەوە ئەوانە زمانی بەرز نەکردوێتەوە ئێستا بۆ بە خاوەنی مەسەلەن مەبدە و گوایە دیفاع لە ئازادی خەڵکی فەڵەستینەکە وان نییە مەسەلەکە تۆ بەشێکی لە کۆنەپەرستی بەشێکی لە وحشیگەریەت و ئەوانە لەبەرەوەی حەماس یەهودیە مەدەنیەکانی کوشتۆ بۆیە دیفاعی لەکەیت تۆ دیفاع لە حەماسەکەی دیفاع لە کوشت و کوشتاری ئیسلامیەکە هیچ پەیوەندیەکەت بە ئازادی خوازیەوە نیە هیچ پەیوەندیەکەت بە هیچ شتێکی قیەمێکی ئینسانی ئەم سەردەمەوە نییە هیچ پەیوەندیت بە هیچ قیەمی ئینسانی و حەزاری هیچ سەردەمێکی تاریخەوە نییە هەموو تاریخی تۆ قوڵایی تاریخی تۆکو ئیسلامی سیاسی ڕاوەستان بۆ لەگەڵ سوڵتانەکانە ڕاوەستان بۆ لەگەڵ زاڵمەکانە ئەمڕۆشی لەگەڵا بێ هەر سوڵتانە بە ناوی ئیسلامەوە ستەمبەرپاکاتەوەوانە لە پەنانەوەستایی قەیتانی پێڵاوەکەی بۆ ئەبەستی تۆ ئیسلامی سیاسی لە کوردستانە ئەمە ماهیەتی تۆیە بە فەڵەستین هەڵناسیتەوە بەڵام کۆمونیستەکانی کوردستانیش بەڕاستی لە بابەتی ئەمەوە بێ نیشانی بدەن ئەگەر خەڵکێک لە کوردستانە هەیە ئەگەر خەڵکێک لە ناو کوردزمانانە هەیە کە دڵی بۆ ئازادی یەکسانی ئەسووتێ و دڵی بۆ ئینسان ئەسووتێ ئەبێ کۆمونیستەکان ببینێتەوە کو سەنگەر نەچێت لە پەنا مەوزەیەکە خۆی ببینێتەوە کە ئیسلامیەکانی کوردستان هەیە ئەمە واقعیەتە یعنی شتەکە قیەمیە پرینسیپیە بەڵام لەباری سیاسیشەوە حتمما ئەهەمیەتی هەیە دروستەوە کوتۆڵی بۆ ئێمە دروستەوە بۆ ئێرانەکانی بۆ هاوڕێیانی ئێرانیش دروستە بەڕاستی تێزی شەڕی تیرۆریستەکان کە بەکارێنرێ لەلایەن هەموو حیزبی چەپەکانەوە بۆ لێکدانەوەی ئەم دۆخەی ئیسرائیل تێزێکی تاو نادروستە ئەم تێزە ئەگەر وای دابنین وەختی خۆشی لە بەرامبەر ئەفغانستانە مەسوور حکمت بەکاری هێنا دروست بوو کە من ئێستا سوالیشم لەسەرەوە بۆ دروست بووە بەڵام بۆ لێکدانەوە لەسەر مەسەلەی فەڵەستینوانە ئەسڵەن دروست نییە ئەسڵن لە باسی تیئوری شەڕی تیرۆریستەکانە یەکێک لە عوامیلەکانی ڕوبەڕوەستانی شەڕی تیرۆریستەکان حەلی مەسەلەی فەڵەستینە ئەی خۆ تۆ ناتوانین لە حەلی مەسەلەی فەڵەستینە لە کێشەی فەڵەستینیشا دووبارە بگەڕێیتەوە بۆ هەمان معادلە و هەمان معادلە باسی و بڕای من ئەمە تەنانەت منافاتی هەیە لەگەڵ خودی ئەو تیورەشەکە مەسوور حکمت کاتی خۆی هێناوێتی وە گوتم ئەگەر لەگەڵەوە شاکە من ئێستا لە سەری تەحەفوزم هەیە زۆر باشە تەسەورەکەم ئەم مەسائلانە زۆر بخایانێ هاوڕێ شەماڵ نازەمەتوانین ئەگەر فرسەتێ بەجاری دەتوانێت قسەی پێش بکەینەوە لەگەڵ تەتەوەری ئەو زەعاکەیە هەمانش کە سێرکەن هیلاک نەبنیانی ئەتوانین زۆر باشە تقریباً نزیکی 2 ساعاتێکە هینمان کردووە بەس ئەم هاوڕێیە هاوڕێ ئومێد حەسەن ئەوە تۆ بەرحاڵ ئەمە قسەیەکە کە برادەرە شتێکگەڵێکە لێرە باز ناکرێت بەرحاڵ هاوڕێیان تریش دەستخۆشییان کردووە دوا سەرنجەم هاوڕێ قسەی هاوڕێ بەختیار عارفەکاڵێ بەڕای من ئەم گرتبوونەوە خۆپیشاندانەی دنیای عەرەب و جیهان بزوتنەوە شۆڕژە جەماوەریەکان چەشنی ڕاپەڕینەکانی تو نزمی سر عێراق ئێران دواوە نەکێشیان بخات و بیامەتە پێشەوە ئەوە مامە قسەیەکی لەسەر بکەمەوە زۆر گرنگە شتە ینی بەڕای من بۆ شێوەیە بە بەختیار بزانین خۆشان بەڕای من هەوڕێ شەماڵ ئەگەر بوار هەبێت بەڵێ فەرموو یعنی ئەم مەسەلەیە زۆر گرنگە زۆر حەساسە یعنی ئەوەی کە ئەمانە ئەباتە دواوە ینی ئیمکانە یعنی تۆ ئەگەر خۆی وا بڕۆ بە نۆرمە بڕۆ ئەم سەیتەرەی هینی قەومی ببێەوە عادەتەن ئەو لامە بەڵام باسەکەمان لەسەر ئەو بکە تۆ بە ئایا ینی ئەمە وەکو دوو ینی ئەم هینە جەماوەریە ینی من باسیەوە ناکەم کە سەدیەکان خەڵکیانێنەوە سەدی شتێکی منەظەمە ینی ملیۆنێکیش بێنە منەظەمە ینی ئیشی خۆیەتی بەڵام ینی لە ئەوساتێکی کەیە لە ئەوساتێکی ئیجتیماعی بەرینترە ینی کە ئەو مەزاجە ئێستا هەیە ینی
يعني ئەگەر ئەساس بۆ ینی بۆ ئەم حرەکاتانە کە ئەم منتیقەی تهدید کردووە وایە ئەوخۆی تاسیری لەسەر بردنە دواوەی ئەگەر بەم شێوەیە بڕوە بەڵام لە هەمان کاتە ینی ناکۆکی وەزعەکە بە شکلێکە ینی شەر نییە بە مطلقێ بێ ئەمە ئەم بەرێتە دواوە ئەو خۆی زۆر گرنگە لە سیاسەتە ینی دوو قوتویتیا دروست نەکەی ینی بە شکڵێکی میکانیکی ینی ارتباطێکەیە تۆ حرەکەیەکی ئیجتماعی کە خەڵگەوێ نەجاتی بێت لەم ئەنزیمانە موجودە و نامرێت بە هەر شکڵێکی تازە بێتە دەرەوە پێشەوە حرب بێتە پێشەوە وەزعەکەی بێتە دواوە ینی ئەم کێشەیە کە ئێستا ئاوا هاتووە منطقەکەی داگرتووە من قسەم لەسەرەوەی کە کۆمەلیستەکان چنەوە قسەیە بکەن چنەوە خیتابێکیان هەبێت چنەوە ینی کردەوەی و کار و استراتیژێتێکیان هەر لە بەرامبەر ئەم ئەوزاعە کە بتوانێت حرەکە تەحەڕوریەکە بتوانێت تابعی زاڵی ئەم حرەکەتی بۆ بتوانێت ئەم بۆ ئیتیجا بەرە نەک ئەوی کە بخوا ئەمە مەسلەیەکی مهمە ینی و مەفرۆزە بە هوشیاری و ئینسان ڕوبەڕووی بێتەوە من ئەوە قسەکەمە میکانیکی تۆزێت تەسەوەرەکەم ئەوە مشکلێ بێ کە بڵێن یەکسەر ئەویان ئەو زاڵە بێ بەسەر ئەویانە نە پرۆسێسێکە نازانی چۆنە بێت سڵاعێکی سیاسی معقد یانی لە حەدی خۆی ئەم باسەش تۆزێک سەرنجڕاکێ شەمۆیەت کاتی خۆی لە کاتی شۆڕشی فەڕەنسایە کەمێک ئەوانە کە تاریخی شۆڕشی فەڕەنسایان زۆر بە وردی نەخوێن بێتەوە هەنێک ڕووداوی تایە فەرامۆش کراوە ئەڵێ لە کاتی شۆهینە لە کاتی پێش شۆڕشی فەڕەنسایە شتێک لەو ڕووداوانەی کە کارێکی کرد کە خەڵک کاریگەری و تەسیری ئیرادەی یەکگرتوانی خۆیان ببینن ئەوە بوو کە نوبەلاکان یاخود بڵێن ئەشرافی فەڕەنسا و ئەوانە ویستیان بە پشتیوانی خەڵک باجەکانی سەرشانیان کەم بکەنەوە خەڵکیان هیاندا هەن لەسەر جادا خەڵک مزاهرەی کرد پاشاوتی وڵا ڕێیەکانی خۆمە گۆڕم قەی ناکە قەرارەکانمە گۆڕمەوانە پاشگە زەبمەوە ئەڵێن تا ئەو کاتە خەڵکی فەڕەنساوای نەزانی هەرچیە پاشاوتی ئەوانی دە گۆڕانکاریتیان نییە بەڵام کە بینیان ئاڵوگۆڕکردن لە بڕیارەکانی پاشاشە بە هێزی دەستە جەمعیەکرێوانە فێربوون گە باشێکم پاشایە بتوانی قەرارەکانی بە هێزێکی دەستە جەمعی ئاوا بگۆڕێت توانی خۆشی بگۆڕی وە سەرنجام لێرەوە ئیدە و بیر و بۆچوونی شۆڕ دەستی پێکرد بەڕاستی ینی بازەرگوداوی هین هەیە جا ئەمەی کە ئێستا لە خەڵک لە سەروبەندێکی ئاوایە خەڵک لە بێکاری تووڕێ لە بێمافی تووڕێ لە هەموو شتێک تووڕێوانە بڵا فرسەتێکە دۆزێتەوە لەسەر مەوزوعی فەڵەستین لە شوێنێکا کە مزاهرە مەمنوعە مزاهراکە خۆپیشاندانەکە چواشی ئاریش لە بەرامبەر دۆخینا لەباری ژیانی خۆیان داتۆمانە ئەوشی نامە تەشە نەبکا بە ینی برەو بدا بەو جوڵانەوانی کە لە ناوینەکە لەبەرەوە منیش تێیدی قسەکانی تۆکەم ئەمە ئەکەدەن شەرت نییە خودی ئەم حرەکاتانە بۆ داکوچیکردن لە فەڵەستینەوە بەرەو پاش بێتەوە بەرەو پاشێ باگەر تۆی لێ دووروی بەرەو پاشێ باگەر ئیسلامەکان کۆنتترۆلی بکەن ئەوە ڕاست بەرحاڵ دەستخۆش هاوڕانێکی تریش تازە کۆمنتە نووسنەوەوانە بەڕاستی فریان ناکەین جوابی کۆمنتەکانیان بینەوە دەستان خۆش بێ دەستی تۆش خۆش بێ بۆ ئەیت باسێکی بە بڕای من مفید و بەسوود بوو بە ینی باری سەرنجی خۆمان گەیان بار حاڵ بەڵام دیارەکرێت لەگەڵ بەرەوپێشتین و ڕووداوەکانە و گوتت بەرنامەی تریش لەسەر ئەم بابەتانە ئەنجام دێن هاوڕێیانێکە کۆمنتیان نووسی فریان نەکەوتین بیخوێنینەوە داوایان لێبوردنیان لەیەکی هیچ مەجای نییە بام بخوێنیتەوە ینی دوو کۆمنتی هاوڕەیە کە لێران نووسراوەڵێ خۆزگە هەموو کۆمونیستەکان شۆڕشی سۆشیالیستیان بەڕێ دەکرد تا ئێمە لێک دەکەین کۆتایی مرۆڤایەتی دێت بۆی کوشتاری سەرمایهداران بەزەوەیە کە هەرچی زووتر کار بۆ سۆشیالیزم بکەین تاکو سەرمایهداری کۆتایی بە ژیان و بە ئینسان نێن وەلای ئێمەش زۆر باشە مۆیە دەستخانە خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداری لەگەڵمە 2 ساعتەمان دووش بوویت دەستی تۆش خۆش بێ و بەنامەیەکی زۆر باش بوو دەست خۆش بێ و زۆر مەمنونم یان کە ئەو فرسەتە بۆ ڕخساندین هەر بژیت خۆش بێ تا یەکتر دیتنەوەیشی تر لەگەڵ بەڕاستی زۆر سپاسی ئەو هاوڕانەشەکەین کە دۆست و هاوڕاناکەین کە بەشداریان کردو بە کۆمنتەکانیان و بینەران هەموویانەوانشی کە مشارەکان نەکردو ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆیان هەر بژیت زۆر زۆر سپاس
بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە دێینە بەرنامەی کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا یەکتر دیتنەوەیشتر و بەرنمەیەشی تر بە شادی و کامەرانی تەنەسپێت.